بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆمان بەخۆشحاڵە زانین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگۆ بابەتینەوە بووینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایی کاکۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون بەدڵی هەمولایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا لەسەر دوو بابەتی سەرەکی گفتوگۆ دەکەین. یەکێک لە بابەتەکان کە بابەتێکی گرنگە و پەیوەندیدارە بە هەر یەک لە ئێمەوە باز لە شێوازی مامەڵەکردن دەکەین لەگەڵ کێشەکانی ژیاندا. بێگومان مرۆڤ بە درێژایی ژیانی و بە درێژایی ئەو ساڵانەی کە تێدەپەڕێنێ و تێپەڕاندووە کۆمەڵێک گیرروگرفت ڕۆژانە یاخود کۆمەڵێک کێشە ڕۆژانە ڕوبڕووی بۆتوانێت دووچاری بۆ بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە چۆن و بە چ شێوازێک بتوانین مامەڵە لەگەڵ ئەو گرفتانە ئەو کێشانەدا بکەین بۆی کە بتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە زاڵبین بەسەر کێشەکاندا. هەندێک کەس هەیە لە کاتێکا کە دووچاری کێشەیەک دەبێتەوە ڕوبڕووی کێشەیەک دەبێتەوە کێشەکە ڕەنگە خۆی قەبارەکەی بچووک بێ ئەم قەبارەکەی زۆر گەورە دەکات و زیاد لە قەبارەی خۆی گەورەی دەکا و بە پێچوانەشەوە کەسانێک هەن کە کێشەکان بە خۆیان گەورن بەڵام ئەو بچووکی دەکاتەوانێ و دەتوانێت چارەسەری بۆ بدۆزێتەوە تا لەم نێوەندەدا متمانە بەخۆبوون و بڕوا بەخۆبوون تا چەند ڕۆڵی هەیە لە زاڵبوون بەسەر کێشەکاندا و لە دۆزینەوەی چارەسەر بۆ کێشە و گیرروگرفتەکان کە دێتە ڕێگەی و هەندێک کەسیش هەن لە کاتێکدا کە ڕوبەڕووی کێشەکان دەبنەوانێ دەوروبەر تۆمەتبار دەکەن و تا قوبوڵی کێشەکە ناکەن و دەوروبەر تۆمەتبار دەکەن لۆمەی دەوروبەریان دەکەن ئەوان بە خەتابار دەزانن لە توشببوونیان بەو کێشانەدا کەواتە ئێمە چۆن و بە چه شێوازێک چی بکەین بەوەی کە ڕۆژانە یاخود لە هەر کاتێکدا ئەگەر دووچاری کێشێک بووین و ڕوبەڕووی گرفتێک بووینەوە بتوانین زاڵبین بەسەریدا و چارەسەریان بۆ بدۆزینەوە. ئەمە بابەتێک دەبێت و دواتر ڕاهێنەرێکی گەشەپێدانی مرۆی لەگەڵ ئێمەدا میوان دەبێت و گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. یەکێک لەو بابەتانی کامڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە خواردنی کوردی و ئامادەکردنی خواردنە کوردەوارەکان دەکەین. هەمیشە وتراوە کە خواردنی کوردی گرنگێکی زۆری هەیە لە لای تاکی کورد و خواردنێکی چێژبەخش ناو دەبرێت کە ئەمە تەنها قسەی تاکی کورد نیەوە تا قسەی کورد نیە بەڵکو تەنانەت ئەو بیانیانش کە هاتوونەتە هەرێمی کوردستان و لە خواردنی کوردیان خواردووە شاید حاڵی ئەوەن و بۆچوونیان لەسەر ئەوە هەیە کە خواردنی کوردی خواردنێکی خۆشە. خواردنە کوردیەکان بە پێی وەرزەکان گۆڕانکاری بەسەردادێت و هەر وەرزە و کۆمەڵی لە خواردنەکان تایبەتمەندی خۆی هەیە. هەندێک لە خواردنەکان تایبەتە بە وەرزە ساردەکان و هەندێک لە خواردنەکانیش تایبەتە بە وەرزە گەرمەکان. ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامی ئەمڕۆ هەوڵ دەدەین زیاتر فۆکس بخەین لەسەر خواردنە بەهاریەکان کە هەندێک لە خواردنەکان لە وەرزی بەهاردا و بەگیا بەهاریەکانیشەوە گرنگێکی زیاتری پێدەدرێت و زیاتر بەکاردەهێنرێت و دەخورێت بە تایبەت لەگەڵ ئەوەی کە پێدەنینە وەرزی بەهار و نزیک دەبینەوە لە جەژنی نەورۆز و کاتێکە گەشتکردن و سەیرانکردن زیاد دەکات یاپراخی گەڵامە یەکێکە لەو خواردنانەی کە گرنگێکی زیاتری پێدەدرێت تایبەتمەندێکی زیاتری هەیە لە وەرزی بەهاردا. ئەمە بابەتێک دەبێت و کە دواتر شارەزایەکی بواری خواردن دروستکردن لە لای ئێمە میوان دەبێت و بە وردی گفتوگۆی زیاتر لەسەر خواردنە بەهاریەکان و خواردنی کوردەواری دەکەین بە شێوەیەکی گشتی. ئەمە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان دەبێت لە تەوەرە سەرەکیەکان جگەلەوە چەندین ڕاستەوخۆمان دەبێت و بڕگە و بابەتی جۆراوجۆر بۆ ئێوە ئامادەکراوە و سەرەتاش دەچینە لای یەکەم بڕگەی بەرنامەی ئەمڕۆمان کە دەبێتە دەستپێکی پرۆگرام و دەستپێکی ڕۆژ ئەویش بڕگەی وەرزشە. بابێک و بینێری بین و دواتر لەگەڵتان بەردەوامەوی. سڵاو بەیانیتان باش لە بڕگەی ئەمڕۆماندا باس لە کاردیۆ و جۆرەکانی دەکەین. کاردیۆ تەنها بۆ کێشدابەزاندن و چەوری نییە بەڵکو چەند سوودێکی تری هەیە. ئەمەش یەکێکە لە جۆرەکانی کاردیۆ کە بە کەسەکە بە لاشەی خۆی ئەیکات کەواتە بڵین شێوازەکەی هەواییە حرەکەکان لە هەوایە ئەەکەیت ئەو کەسانی کە هیچ کێشەیەکی ئەژنە و پشتیان نیە دەتوانن بە شێوەکەی خۆی بیکەن و ئەو کەسانی کە کێشەی ئەژنویان هەیە ئەتوانن بە شێوازێکی ترکەین. ئێستا ئەم یاریزانە خۆشەویستەمان بۆمان ئەکات کە سەرەتا کەسە سەرەتایەکان و بە شێوەیەکی گشتی چۆن بیکەن. شێوازێکمان هەیە یاریەکە بەم شێوازاکێ بە جەمپەوە ئەکرێت ئەمە بە جەمپەوە ئەکرێت ئەمە هێڵ تەچ
هێڵتەچە بۆ پێشە و لەگەڵ جەمپین جاکسە کەواتە ئەو کەسی کە ئەیکا ئەتوانێت بە جەمپەوە بیکا کەسە سەرەتایەکە و بەم شێوازە ئەیکا ئەگەر ئەو کەسی کێشەی ئەژنووی هەیە ئەبێ بە شێوازێکی تر ئەم حرەکەیە بکات کەواتە نابێ بە جەمپەوە بیکا بۆ مام بکە بەم شێوازە بۆمانەکە ئەو کەسانی کە کێشەی ئەژنویان هەیە یان ئازاری پشتیان هەیە دەتوانن بەم شێوازە بیکەن کە بە هیچ شێوەیەک جەمپ و خێراییەکی زۆر بەکار نەهێنن فەرموو ئەمە یەک ئەمە دوو بۆ لاتەنیشت یەک دوو دەتوانن ئەو کەسانی کە نەخۆشی ئەژنۆ و ئازاری پشتیان هەیە دەتوانن بم شێوازە بە شێوازێکی ئاسانتر بیکەن و کالۆریەکی باشیش ئەسووتێنن بۆ نەبێت کە بڵێن حرەکەکە هێواشە بڵێن وەڵا ئێمە بەمەدا نابەزین. ئەمەش جۆرێکە لە جۆرەکانی کاردیۆ ئەمە باتڵ ڕۆپی پێ ئەڵەن حەبلی گەوری پێ ئەڵەن مەسافی ئەم حەبلە یعنی بۆ هەموو شێوازێکی یاریکردنە بێت بۆ قۆڵە بێت بۆ سکە بێت بۆ یعنی ماسوولکەکانی سک و کەمەر بۆ ماسوولکەکانی تەواوی جسم ینی پێشی قۆڵ شان تەنانەت پشتیش ئەم یاریزانەمان جۆرێک لە جۆرەکانمان بۆکە ناوی تەمرینەکە دەبڵ وەیڤە دەبڵ وەیڤ بڵین بەم شێوازە دەزڕە ئەوەشێنێت جۆری کردنی یاریەکە زۆر زەڕورێکە هەموو یاریزانێک بزانێت بە شێوەی سکواتدا ئەبەزی سکە ئەبیتە ناوەوە و ئەبێت تەواو ڕاستەوخۆ سێری یاریەکە تێکە ئەیکەی بەم شێوازایەکەی تۆزە بەقایمتر دیکە ئەمە یەکێکە لە جۆرەکانی یاریەکان دووەم جۆر بە دەبڵ وەیڤ ئەیکا هەردوو دەستە ئەتوانێت ئەم یاریزانە بە شێوازێکی تریش بیکە ئەتوانێت بەم شێوازەش بیکە ئەتوانی بەرز بیتەوە و دابەزیتەوە بەم شێوازەش ئەتوانێت بیکە. ئەمڕۆ باسمان لە جۆرەکانی کاردیۆ و سوودەکانی کرد هیوادارم ئێوەی خۆشەویست کە ئەم جۆرە یاریانەتان کرد بە هەڵە ئەنجامی نەدەن کاتێکی خۆش هیوای تەندروستی بۆ هەموو لایەک. بە هیوای لەش ساقی و تەندروستێکی باش بۆ هەمووان کە بێگومان ئەوە چەند ڕاهێنانێک بوو کە ئەو ڕاهێنەرە ئاماژەی پێکرد و هەر یەک لە ئێمە دەتوانین لە ماڵەکانی خۆمانوانێت دووبارەی بکەینەوەنێ و بابەتێکی ئاسام و بەڵێکێکی تر لەو بابەتانەی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون تایبەتە بە یاری ئەلکترۆنیەکان و باز لە زمانی کوردی دەکەین لە بەکارهێنانی یاریە ئەلکترۆنیەکاندا با پێکۆ بینەری ئەو بابەتە بین و دواترە گەڕێنەوەلاتە. projeyekî çêkir navê wênekê Bêjan e. Bêjan niyeta me bibe projeyeka cîhanî mixabin projeyeka Kurda ya cîhanî tune ji ber wênekê me vê valayê dît û me şeş me berê tabî dora di sal û nîv me amadeya wênekê kir me Bêjan çêkir. Bêjan çar beşê wênekê hene. Animationa 3D yani weke filmê sînemayê em çêdikin senaryo çend hefteyê dina xilas bibe û fragmana wênekê em ê li İstanbolê ew bikin li zorlu performans sanatlarê heye herî mezin sahneya Türkiye em ê li wîrê nîşandan bidin. Navê animationa me Bêjan Heskîfê ye ser vê filmê dinya tev çanda Kurda zimanê Kurda saya ve filme him bibe ya duyemin jî beşa duyemin jî ya proje leystikin Bêjan game di cîhanê de leystika zaruka ya Kurdî yekemîn e me bi sê zimana çêkir Kurdî, Tirkî û İngilîzî
پرۆژەیەکی گەورەیە لە چار هەنگاو پێک دێ. هەنگاوی یەکەمان ئەوەیە کە ئێستا بڵاومان کردیتەوە 2 یاری ئەلکترۆنیە تاکو بتوانین منداڵانی کوردستان لەمە دووە نەوەکرد بە یاریەکانی زمانەکانی درنا بە یاری کولتورەکانی ترنا بە یاری کوردی و کللتوری کوردی پەروەردە ببن و یەکەمی زمان کە فێر دەبن زمانی بیانی نەبێ زمانی ڕەسەنی خۆیان بێت زمانی دایکیان فێر ببن و بەو یاری بکەن و پەروەردە ببن و هەنگاوی دووەمان ئەوەیە فلیمەکی ئەنیمەیشنی 3D کە سینەمایی دەبێت بەرهەم دێنین لەسەر کاراکتەری سەرەکیەکەمان کە بێژانە منداڵێکی کوردی 8 ساڵانە لە حەسەنکەیفە کە لە ساڵی 1300ەکانە لەو کاتەدا پاشای ئەو ناوچەیە و ئەو وڵاتە پاشا سەلاحەدینی ئەیوبی دەبێت کە لەو ڕێوە بتوانین کللتوری کوردستان و جوگرافیای کوردستان نیشانی هەموو منداڵانی جیهانیش بدرێت کە هەنگاوی سێمان سێتێکی پەرتوچی فێرکردنە کە ئێستا نزیکەی کتێبێکمان 20 بەرگێکی دەرچووە بە شێوەزاری کرمانجی لە هەنگاوی یەکەمدا هەیە ئەو پاشان بکرێتە شێوەزاری سۆرانی و لە کوردستانیش بڵاو بێتەوە لە ئێستادا کە لە کوردستانی باکوور بڵاومان کردێتەوە مەدەمانەوە فێری ڕێکخستنی ژوورەکەی ڕێکخستنی دەوروبەری پاکڕاگررتنی دەوروبەری فێربوونی پیتەکانە ژمارەکانە کە بە زمانی کوردی فێربی لە بۆیە لەبەرەوە هۆکارێکە لە تەمەنی 3 ساڵیەوە دەستمان پێ کردووە یەکەمین ئەومان کە بێژانگەیمە بۆ منداڵانی 3 ساڵی و 4 ساڵیە بۆی پاشان کە دەچینە یاریەکانی تر دەوێت کە بێژانگۆگمان هەیە بۆ مەزنەکانیش دەبی دەتوانین کە شخصی گەورەش گەمەی پێ بکاتن. بەڵێ خۆشویستان یەکێکتر لەو بڕگانەی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون بڕگەی تەندروستی و کە هەمیشە ئێمە گرنگیمان با بڕگەی تەندروستی داوە چ ئەگەر لە ستۆدیۆ بێ میوان هاتبێتە ستۆدیۆ یاخود بە شێوەی بڕگە بێت و بە شێوەی ڕێنمایی بووبێ با پێکەوە بینەری بڕگەی تەندروستی بین کە هەر جارە باز لە گرفتێکی تەندروستی دەکا باز لە کێشە و باز لە گرفتە تەندروستەکان و شێوازی چارەسەر و نیشانەکانی دەکا با پێکەوە بینەری بین و دواترە گەڕێینەوەلاتان. نەخۆشی شەکرە یەکێکە لە بەربڵاوترین نەخۆشیەکان لە هەرێمی کوردستان و ڕۆژەڵاتی ناوەڕاستە. ماکەکانی نەخۆشی شەکرە بە زۆری لەسەر تۆڕەی چاو دەردەکەوێت وەک دروستبوونی مولولەی زیادەی ناو تۆڕەی چاو، وەک خوێنبەربوون نەزیفکردنی تۆڕەی چاو، وەک جاری وایە دروستبوونی پەردەیەک لە ناو تۆڕەی چاودا. جاری وا هەیە کە ئێمە پشکنینەکان دەکەین عادەتەن لە بیدایەتەوانێ دێین نەخۆشەکە بزانین بینینی چاوی چۆنە، بینینی ئاستی بینینی دیاریەکەین. لە زۆربەی نەخۆشەکانماندا بینینی چاویان دائەبەزێت. لە نەخۆشدا ئەو نەخۆشانەی کە شەکرەکەیان کۆنترۆڵ ناکەن ئاگاداری شەکرەکەیان نابن دەبینین بینینیان بە شێوەیەکی زۆر کت و پڕ دێتە خوارەوانێ و لەوانەیە خوا نەخواستت بێتە هۆی نەزیکبوونی تۆڕەی چاویان، دروستبوونی مولولەی تۆڕەی چاویان و ئەو پشکنینانەی کە ئێمە بە نەخۆشی دەکەین پێیان دەڵێن جاری وا هەیە پزیشکی پسپۆڕی تۆڕەی چاو دیاریەکات دوای ماڵنێگە بینرێتەوە نەخۆشمانەیە دوای 3 مانە بینرێتەوە بۆ نمونە بۆ ئەم نەخۆشەیەمە دەرزی ئەکەین بۆ ناو تۆڕەی چاو پێویستەکە بەیانی ببینینەوە و پێویستی شام ڕۆ ئاگاداری هەم کە سوکاری نەخۆشەکە بکەین ئەگەر هاتوو خوا نەخواستە ماکێک ڕوویدا وەک بەرزبوونەوەی فشاری چاو یا ئازارێکی زۆر هەوکردنی چاو، سووربوونەوەی چاو، ئیلتیهاباتێکی زۆر پێویستە بەڕاستەوخۆ پەیوەندی بکەنەوە بە پزیشکەکەی کە دەرزی لوسنتسی بۆ کردوون بۆ ناو تۆڕەی چاویان. پشکنینەکانی تر بە زۆری کە پێش ئەم دەرزیە ئێمە بۆیان دەکەین بێجگە لە پشکنین و ئاستی بینین بریتە لە دێن نەخۆش دێ قەتراکەینە ناو چاوی گەورە ئەبێ تەوسێعی پێدەین سەیری تۆڕەی چاو و دەماری چاویانەکەین کە ئێمە بە جیهازی سلیدلام کە سەیری چاوەکە دەکەین چاو لە چەند بەشێک پێگاتوە هەمووی بۆ پشکنین بۆ نمونە سەیری سپێنەی چاوی دەکەین دوای سەیری گلێنەی چاوی دەکەین سەیری هاوێنەی ناو چاوی دەکەین و دوایی سەیری تۆڕەی چاوی دەکەین. ئەو کەسانەی کە نەخۆشی شەکریان هەیە دەبینین جاری وە هەیە لە هاوێنەی چاویانە زووتر تووشی ئاویسپی دەبن یاخود زووتر زیاتر معڕەزن بۆەوەی کە
فشاری چاویان زەختی چاویان بەرز بێتەوە لەبەرەوەی ئێمە هەمیشە ئاگامان لە نەخۆشەکانمان دەبێت بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە شەکرەیان هەیە و پێیان دەڵێن کە کۆنتترۆلی شەکرەکەیان بکەین چونکە هەرچیەکیان بۆ بکەین ئەگەر کۆنتترۆلی شەکرەکەی نەکە ئیسفادەیەکی زۆر کەمی لێ دەبێت سوودێکی زۆری لێ نابینێ بە هەماهەنگی لەگەڵ پزیشکی هەناویدا ئێمە کۆنتترۆلی شەکرەکەیان دەکەین و بۆ نەخۆشەکانی ڕوون دەکەینەوە و ئەو ماکانەی کە بەهۆی نەخۆشی شەکرەوە دروست دەبێت چەند هۆکارێک هەیە بۆی بۆ من نەخۆشەیە کۆنتترۆلی شەکرەکەی ناکات هەیە ماوەیەکی زۆرە شەکرەی هەیە لە مناڵیەوە هەیەی ئەو کاتەدا کاریگەری لەسەر تۆڕەی چاوی دروست بووە خراپترە هەیە وەک دەزانین شەکرە دوو جۆری هەیە جۆری یەکەمی و جۆری دووەمی جۆری یەکەمیەکە لە منداڵانە زیاتر دەرەکەوێت و مناڵەکان کاتێک پێی دەزانن جاری وا هەیە درەنگ دێن بۆ پشکنین لەبەرەوەی کە هەستیان پێ نەکردووە جاری وا هەیە ئەو نیشانەکانی تێدا دەرکەوتووە بۆیە دایکان و باوکان پێویست ئاگانیان لە مناڵەکانیان بێ بە زۆری زۆر ئاو دەخۆنەوە زوو زوو تینویان دەبێت زوو زوو ئەڕۆن بۆ تەوالێت بۆ تەوالێت دەڕۆن و جاری وا هەیە شەکریاندا ئەوەزێت ئەبورێنەوە ئەو کاتە پێی ئەزانن دێن بۆ نەخۆشخانە بەڵام جۆری تر هەیە جۆری دووەمی کە لە مرۆڤی گەورەدا ڕوو دەدات و ئەو جۆرەیان جاری وا هەیە ئێمە بە پشکنینی چاو ئەیدۆزینەوە سەیر دەکەین پشکنینی چاوی بۆ بکەین کاریگەری لەسەر تۆڕەی چاوی دروست بووە بۆ نمونە مولولەی نوێ دروست بووە یاخود نەزیفی ناو تۆڕەی چاو دروست بووە ئێمە لەو کاتەیە پێی دەڵێن بڕۆ فەحسێکی پشکنینێکی شەکرە بکە کە نەخۆشەیە دوای ئەوەی کە دکتۆری چاوەکە بینیوێتی نردووانە بۆ لای پزیشکی هەناوی بۆ فەحسی شەکرە دەرچووە شەکرەی هەبووە و ئێستاش سنتەری شەکرە هەیە لەوێ نەخۆشەکان دەتوان مراجعە بکەن و ببینرێنەوانێ ئەو دێنە سەر هۆکارەکانی وەکووتمان لەوانەیە هۆکاری ئەم نەخۆشی شەکرەیە یەکێکە لە هۆکارەکان کە ئێمە دەرزی بۆ دەکەین احتیمالی تر هەیە ئەو کەسانەی کە تووشی جەڵدەی چاو بوون ئەم دەرزیە سوودی لێ ببینن جەڵدەی چاو وەک دەزانین هەر بەشێکی وەک هەر بەشێک مێشک تووشی جەڵدە ئەبێت جەڵدەی مێشکمان هەیە لە چاویشدا جەڵدەی چاومان هەیە جەڵدەی چاو لەوانەیە لە پڕ نەخۆشەکە هیچ نەبینێت بە تەواوەتی بە ئازار بێ بێ ئازار عادەتەن زۆرتر بێ ئازارن چاویان قەپات دەبێت جەڵدەکە لە ناو تۆڕەی چاویانەیە لە دەماری چاویانەدا لەوانەیە ئەمەش هۆکارەکەی ئەوە بێ یاخود یەکێ لە لقەکانی خوێنبەر و خوێنهێنەرەکان دەگیرن لەوانەیە جەڵدێت لە چاویا دروست ببێ لایەکی نابینێ ئەگەر بێت و جەڵدەکە جەڵدەی گشتی بێت هەموو چاوەکە بێت ئەو بینینی بە تەواوەتی لە دەست دەدات و نەخۆشەکە ینی خۆی هەستی پێگاڵە پەردەیەکی ڕەش و هەستان هیچم نەبینی لەوانەیە هۆکارەکانی جەڵدەی چاو زۆر بن لەوانەیە تەمەن بێت عادەتەنەوە کەسانی کە تەمەنیان گەورەترە معڕزن زیاتر بۆ جەڵدەی چاو لەوانەیە ئەو کەسانی نەخۆشی شەکریان هەیە دوور بێت تووشی ئەم جەڵدەی چاو بن لەوانەیە ئەو کەسانی کە زۆر جگەرە ئەکێشن بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەیکێشن یا ئەو کەسانەی کە خواردنەوە کحولیەکان بەکارێن و ماوەیەکی دوور و درێژ یا ئەو کەسانەی کە وەرزش ناکەن کەمی جوڵەیان هەیە لەوانەیە لە نەخۆشی گەنجا بینیومانە ئەو کەسانەی کە حەپی دژە سکپڕی بەکارهێنن لەوانەیە تووشی جەڵدەی چاو بن ئەگەر بۆ ماوەیەکی دوور و درێژ بەکاری بێنن ئەو کەسانەی کە بۆ نمونە نەخۆشیەکیان هەیە وەک بەهجەت بێت وەک ناچالاکی غودەکان بێت یاوەخو گورچیلیان باش نەبێت لەوانەیە تووشی جەڵدەی چاو بن و هۆکارەکانی جەڵدەی چاو ئەوانە نیشانەکانی وەکووتمان نەخۆشەکە حەز دەکایە لایەکی چاوی نابینێت یاخود هەموو ناو چاوی نابینێت ئەویش بە بۆنەی ئەوەی ئایا ئەم جەڵدەیە کاری لە لقێک لە خوێنبەر و خوێنهێنەرەکان کردووە و لە چ شوێنێکدا کردوێتی یاخود خوێنهێنەرە سەرەکی و خوێنبەرە سەرەکیەکانی گرتووە بوو بێتە هۆی تەقینی دەماری چاویان و ئەمە چۆن دروست دەبێت جاریوە هەیە چەوری لە ناو مولولەکانی خوێندا دەڕوات مولولەکانی خوێن ئەگرێ ئەو چەوریە لە پڕ خوێن ناڕوات بۆی و ئەتەقێت ئەبێتە هۆی نەزیفی ناو چاو و ئەبێتە هۆی ئەوەی کە چاوەکە تووشی پوکانەوەی چاو ببێت لە کەسە بەتەمەنەکاندا ڕوو ئەیات دوو جۆر هەیە لە کەسی بەتەمەنە ئێمە جاری وا هەیە بۆ یەک جۆریان ئەم دەرزیە ئیسفادەی هەیە بۆ جۆرەکەی تریان خۆپارێزیە بۆ نمونە کەسە بەتەمەنەکان
چاویان ئەو کەسانەی کە تووشی جۆرێک هەیە پێڵێن وشک، جۆرێک هەیە پێڵێن تەڕ. بە تایبەتی ئەم دەرزیە لە جۆری تەڕەکەیە بەکاردەهێنرێ بۆ ئەو کەسانی کە لە تەمەنەوانێ تۆڕەی چاویان وشک بۆتەوانێت تەڕ نییە، تەنها پێیانڵی خۆت پارێزە لە تشکی خۆر و خواردنی باش خۆ وەکو ماسی و ڤیتامین ئەیەکان ئەوانەی ڤیتامین ئەیان تێدایە پێویستە خۆت پارێزی لە تشکی خۆر. بەڵام بۆ ئەو کەسانەی کە شلەی ناوچاویان مولولەکان ئەتەقێ کە پێڵێن جۆری تەڕ، ئەوە لوسنتس یاخود ئەڤاستین کە بۆ ناوچاوەکە یاخود ئایلیە، هەر سێ جۆری دەرزەکە ئیسفادەی خۆی هەیە. لەم نەخۆشەی ئەمڕۆی ئێمەدا شەکرە ماکی شەکرەیە لەسەر چاوی دروست بوو کە ئێمە تووشی هەڵاوسانی تۆڕەی چاوی کردووە، تووشی خوێنبەربوونی ناوچاویشی کردووە، بەڵام خوێنبەربوونەکە خۆشبەختانە کەمە، هەڵاوسانەکە زۆرترە. لەوانەیە ئینشاءالله پشت بەخوا ئەم دەرزێ بێتە هۆی چارەسەری و ئەو هەڵاوسانی تۆڕەی چاوە کەم بکاتەوە بینینی بەرەو باشتربوون بچێ. و ئەو کەسانی کە لە تەمەنەوانێ ئەم دەرزیان پێویست دەکات لەوانەیە کولی ماڵنێک تا 3 مانگ دەرزەکانیان بۆ بکرێت بۆی ئیسفادەی لێ بکەن. و نەخۆش ئێمە بۆ ئەم نەخۆشە یا هەر نەخۆشێکی تری شەکرە جاری وا هەیە پێش ئەم دەرزیە ئارگۆن بەکارێنین، لەیزەری ئارگۆن بۆ ئەو شوێنانەی کە مولولەی نوێ دروست بووە بە تایبەتی لە نەخۆشی شەکرەدا، ئەو مولولە نوێیانە نێڵین زیاد بکات. لەبەر ئەوە مولولەی نوێ کە دروست بووە بەلەی زەرەکە دێین، ئەو مولولە نوێیانە نایڵین زیاد بکە، لەبەرەوەی ئۆکسجینی بگاتە ناگاتە ناو تۆڕەی چاوەکە. وەک دەزانین تۆڕەی چاویش وەک هەر بەشێکی تر پێویستی بە ئۆکسجین و خۆراک هەیە بۆی پێی بگات. لەبەرەوە ئێمە جاری وا هەیە بۆ هەندێک لە نەخۆشەکان ئەڵین لە پێشدا لەیزەری ئارگۆنیان بۆ دەکەین. جاری وا هەیە لەیزەری ئارگۆن و دەرزی ئەڤاستین یا لوسنتسیان بۆ دەکەین. و هەندێک کات هەیە کە توندە کاریگەری نەخۆشی شەکرەکە ماکان زۆرە لەسەری، ئێمە دەین لەوانەیە پێویست ئەگەر هاتوو خوێنبەربوونەکە زۆر بێ بە دەرزی و بە ئارگۆن لەیزەری ئارگۆن چارەسەر نەکرێت، پێویستەکە جاری وا هەیە یا ئەگەر تووشی خوا نەخواستە دڕانی جیابوونەوەی تۆڕەی چاو ببوو لەوانەیە بتوانین نەشتەرگەری تۆڕەی چاوی بۆ بکەین کە لە ئێستادا لە کوردستان خۆشبەختانە من و چەند دکتۆرێکی تر ئەو تۆڕەی چاو نەشتەرگەری دەکەین کە پێشتر نەخۆشەکە دەڕۆشتە دەرەوەی وڵات بووی. بەڵای عزیزان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەورەکانی بەرنامەی ئەمڕۆمانە و لا تەوری یەکەمی پرۆگرامە دەست پێ دەکەن، ئەویش بازار شێوازی مامەڵەکردن دەکەین لەگەڵ کێشەکانی ژیاندا. بێگومان هەر یەک لە ئێمە یاخود هەر تاکێک بە شێوەیەکی گشتی بە درێژایی مێژووی ژیانی بە درێژایی ڕۆژانی ژیانی ئەو ڕۆژانی کە تێپەڕاندووە و ئەو ڕۆژانش کە لە داهاتوودا بۆی دەچێت. کۆمەڵێک گیرروگرفت هەبووە یاخود دووچاری کۆمەڵی کێشە بۆتەوە، بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەو کێشانەدا دەبێت چۆن بێت، چۆن بتوانێت کە زاڵ بێ بەسەر کێشەکاندا، چۆن بتوانێت کە چارەسەری بۆ بدۆزێتەوە. هەندێک کەس هەیە کە دووچاری کێشەیەک دەبێتەوە یاخود ڕوبەڕووی کێشەیەک دەبێتوانێت کێشەکە خۆی ڕەنگە قەبارەکەی بچووک بێ، بەڵام ئەم زیاد لە حەجمی خۆی زیاد لە قەبارەی خۆی گەورەی دەکات و پێچەوانەشەوە کەسانێک هەن کە کێشەکان بۆ خۆیان گەورەن ئەم کێشەکان بچووک دەکاتەوە. کەواتە متمانە بەخۆبوون و باوەڕ بەخۆبوون لەم نێوەندەدا چه ڕۆڵێکی هەیە، تا چەند ڕۆڵی هەیە لە دۆزینەوەی چارەسەر و لە زاڵبوون بەسەر کێشەکاندا. و کەسانی واش هەن کە کاتێک دووچاری کێشەیەک دەبنەوە دەوروبەریان تاوانبار دەکەن، لۆمەی دەوروبەریان دەکەن، ئەوان بە خەتابار دەزانن بەوەی کە ئەم کەسە یاخود خۆی تووشی کێشە بۆ ڕوبەڕووی کێشە بۆتەوە. ئەوەی کە لەم بەشەی پرۆگرامەکەدا ئێمە بەگرنگی زانین و باسی بکەین، بازەوە دەکەین کە چۆن بتوانین بە چه شێوازێک زاڵ بین بەسەر کێشەکاندا، چۆن بتوانین ڕوبەڕووی کێشەکان بینەوە، چۆن بتوانین چارەسەر بۆ کێشەکان بدۆزینەوە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری مامۆستا دلێر عومەرمان کردووە کە بەڕێزیان ڕایەنەری گەشەپێدانی مرۆین و لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەیە. مامۆستا دلێر ڕۆژ باش. ڕۆژ باش. زۆر سپاس. بەیانی باش بەخێر بێت. مامۆستا دلێر ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم، بۆچی ئازار و کێشەکان لە ژیانمانە بوونی هەیە؟ نەدەکرا ژیان بێ کێشە بڕوات؟
دەستان خۆش بێ زۆر سوپاس. تاوان دروستکردنی مرۆڤ و دنیا وا دیزاین کراوە کە ئەم دنیابێ کێشەی تابێ ئەمە واقعەکە بێ قوڵ کرێ بۆ ئەمەش ئینسان لەو کاتی لە دایکە بێ تا گەورە بێ ئەکرێ شتێکی پیشان بدرێ ئەبێ شتێکی پیشان بدرێ بۆ ئەوەی بتوانێ کێشەکان بناسێتەوە و مامەڵەیان لەگەڵا بکە ڕەنگە لە مناڵیە شروبێکی تاڵ بۆ مناڵێ کێشە بێ ناخۆشی بێ ڕەنگە کەوتنی لە مەرحەلەیەکە کەوتنی لەسەر زەوی بۆ خۆی کێشە بێ ئەمە گۆڕێ بۆ هەرزەکارێ بۆ کەسێک کە لە پەنجاکانی تەمەنایەتی کۆمەڵە بەرپرسیارەتی کۆمەڵێ مەسئولیەتی هەیە کێشەی جیاوازتری هەیە لەم قۆناغانی تر کەواتە دوو بەڕێی من دوو ئامانجی هەیە کەوەی کێشە بۆ هەیە یەکەم مادەم کێشە لە دنیا هەیە دنیاوە دیزاین کراوە ئەبێ مرۆڤ ئامادەکرێ چۆن ئامادەکرێت لە قۆناغی مناڵی و تا گەورە بوون بەپی مەراحیلەکەی تەمەنی کێشەی بۆیەتە پێش بۆ ئەوی بتوانێت زاڵ بێ بەسەریا ئەو کاتە بە کێشەکان ڕابێ و تووشی ورە ڕووخاوی و نزمی ورە نەبێ لە کێشەکانی ژیاندا بۆیە زۆر جار سێرەکەی ئەو منداڵانەی بە ئەنقەس ناڵم کێشە بۆ مناڵ دروست بکەیت بە ئەنقەس دایکیاوان لێ ئەکا کە لە ژینگەیەکی وا دووریان ئەخاتەوە کە کەمترین ئازار بچێشن کەمترین کێشە چارەسەر بکەن ئەو منداڵانە لە کاتی ڕوبەڕووبوونەی کێشەیەکی گەوری ژیانە تووشی سەدمە تووشی کە ئابیە بن بۆ پێشتر بەم شتە بەم مەراحیلانە بەم تاقیکردانە تێنە پەڕێ بە پێچوانش ئەو مناڵانەی کە فێر کراون کە کێشەکان چارەسەر بکەن پشت بە خۆیان ببەستن یان ژینگەی ناخۆشیان دیوە ئەو کاتە ئەتوانن چارەسەری کێشەکان کە لایەن بچووکە هەر بۆ نمونە ینی فکری دیدەوانی کە لە کۆندا هەبوو بە تایبەتی لە وڵاتی بریتانیا بۆ منداڵی باڵێ مێر منداڵ و بۆ هەرزەکاران ئەوە بووە کە بۆ ماوەی چەند ڕۆژێ لە ژینگەکەی ماڵەوە دەریێنی بۆی بتوانێت بەبێ دایک و باوکی بژی بۆی بتوانێت خۆی خواردن بۆ خۆی دروست بکە بۆ ئەوی بتوانێت کە لەگەڵ کۆمەڵێک نەناسراوە کە پێشتر نەیدی و مامەڵە بکە بۆی ئامادەبێ بۆ ژیان هەر لە کۆندا لە عەرەبە منداڵ ئەبرا بۆ لادیەکان بۆی زمانی جیاوازتر فێر بێ بۆ ئەوەی سەختیەکان ببینێ دواتر ئامادە بێ بۆ ژیان کەڵێڵە نابێ مناڵەکەم دوورکەوێتەوە لێ ناو هەڵەیە دێ منداڵە تا سەرتەوە بە دەوریەوە نابیت ئەم منداڵە دواتر ئەبێ ڕۆژ ڕۆژان لەسەر پێی خۆی ڕاوەستێ خاڵێکی تر لەوەی کە کێشەکان بۆ هەیە بەڕاستی مرۆڤ دشی شتەکان نەبینێ ناتوانێت بیبینی ناتوانێت چێژی لێ ببینێ ئێمە ناتوانین چێژ لە شەو ببینین تا ڕۆژ نەبینین ناتوانین چێژ لە شیرینی ببینین تا تاڵەیەکمان دیبێ ناتوانین چێژ لە تەندروستی جستەی و دەرونیمان ببینین تا پێشتر خەلەلێکی بۆ دروست نەبوو بێ یان ئەمە بخۆی نیعمەتێکە چکە ئینسان لەسەر ڕێک ڕاستە هێڵ بڕوا لە شتێکا ژیانێکی ڕۆتینی بۆ دروستە بێ تام لە ژیان ناکە هەر چیرۆکی ئەفسانەی هەیە لەسەرەوە کە پاشایەک لە چیاکانی هیمالایە کە نیپاڵی ئێستاکە مناڵێکی هەبووە ئەوێ منداڵی دوور بێ لە هەموو ئازارێ پلانێکی وای بۆ داڕێژێ منداڵە تووشی ئازار نەبێت تووشی زەحمەتی نەبێ هیچ ناخۆشیەک نەبینێ لە ژیانە بۆ ئەمە هەموو کارێکەکە هەموو شتێکەکە بۆ خزمەتی ئەمەوە ئەو پێداویستانی مناڵ پێویستری بە زیادەوە بۆ منداڵەیەەکە ئەمە ئاساییە تاو کاتی منداڵەکە ئەگادە تەمەنێکی هەرزەکاری سیرەکات ئەم شتانی باوکی بۆیەکە بێمانایە چێژ نابینێ لە ژیان بۆیە بیرەکاتەوە کە ئەبێ ژیانی دەرەوەی ئەم کۆشکە خەڵکە ئاسایەکە چی بێ بۆیە ڕۆژێک لەگەڵ خزمەتکارێکە کۆشکەکە جێڵێ خەڵکە بینێ لە سەرجادە خەوتۆ خەڵکە بینێ نەخۆشە خەڵکە بینێ بە زەحمەت کارەکە خەڵکە بینێ ئەمرێ بە بەرچاوی و ئەمانە ئەبینێ دواتر دەگەڕێتەوە بۆ کۆشکەکەی ئەڵێ ئەو پلانی باوکم بۆی داناوم ڕەنگە ئەمێ وا بکە کە من ناخۆش بەخت بم چکەم ناخۆشی نەدی وڵ ڕەنگە ژیان حقیقەکەت ئەوە بێ بۆیە بە یەکجاری کۆشک جێڵێ تاوای لێ لە بیرەکرێت لە ناو کۆشک و با بڵین حکومڕانی پاشایە ئەو کاتە چی بۆ دەرەکەوێت ژیانێکی چەند ساڵە ژیانێکی زەحمەت بەڕێەکە بۆی دەرەکەوێت ئەم ژیانن نە ئەم ژیانە ئەوی خۆشبەخت کردووە نە ژیانە شایانەیەەکە
ژیان بە تێکەڵیەوە ئەتوانێت ئینسان لەزەتی لێبە و ئەتوانێت بەهێز بێ چێژ لە چارەسەرکردنی کێشەکان ببینێ. باشە مامۆستادرە هەروەک لە پێشێکەکە شاباسم کرد کە هەندێک کەسەیە کێشەکان زۆر گەورە دەکەن لە قەبارەی خۆی گەورەترێکەوە هەندێک کەسیشێ کێشەکان گەورەیە ئەم بچووکێکاتەوە جیاوازی ئەم تێڕوانینە بۆ کێشەکان بۆ چیە گەڕێتەوانێ بۆچی بەم شێوازە هەندێک کەس کێشەی گەورە بچووکەکاتەوە هەندێک کەسیش کێشەی بچوو گەوراکات. دەست خۆش بێ تاوان مێشکی مرۆڤ ئەتوانێت بچووترین کێشە گەورە بکە و گەورەترینیش بیخاتۆ حاڵەتە نۆرماڵەکەی نەک بڵێ بچووکی کاتەوە وەکو نۆرماڵەکە سیر بکرێت. یعنی مێشکی مرۆڤ هەموو جارە ئێڵێم وەکو شتێکی ئەفسانەیە وەکو دیێوەکەی علادین وایە تۆ هەر شتێکی پێ بەخشی تۆ لەوەت بۆیێنێ ئەو بێلایەنە ئەڵێ ئەم کێشە گەورەیە ئەڵێ ئەم ڕوودا و زۆر مەترسیدارە فعل نەویش بەڵگەت بۆیێنێ لەسەر ئەمە لە مێشکی خۆیان وێنەی چەنەها وێنەی بۆ ئۆکا بۆ ئەمە ئێمە گەورە بێ لە سەدا هەفتای کێشەکانمان پەیوەندی نییە بە ڕوودانی شتەکەەوە لە سەدا سی بە ڕوودانی شتەکەی لە سا هەفتای لێکدانەوەی تۆی بۆ کێشەکان چۆن سەیری ئەم کێشەکەی هەر ئێستا بە نمونە دوو کەس لە یەک ئاستی کۆمەڵایەتیا بن لە یەک باری ئابووری یەکسانا بن باشە یەک کێشەیان بەسەر بێ ئایا کاردانەوان یەک شتە بۆ ئەم کێشە ئایا کێشەکە لە دەستدانی کەسێ بێ ئایا لە دەستدانی پیشەکەی بێ ئایا نەخۆشی بێ ئایا کێشە لە مناڵەکەی بێ یەک کاردانەوەیان نییە بێگومان بۆ لێکدانەوەیم دوو کەسە جیاواز بوو هەموو حاڵەتێکش بۆ لە کاتی ڕوودانی کێشەکە ئەم کەسە بۆنە کەسێکی لە دەسەیە یان پیشەکەی لە دەسەیە ئەم کەسە معڕەزە بۆی بگری بەوەی کە چەند ڕۆژێ لە کۆمەلگە دوورکەوێتەوە بۆ ئەوەی کە ئەو هەستانەی هەیەی دەری بڕێ ئەمە شتێکی نۆرماڵە ئەمە خوا دایناوە لە ئینسانە غەریزەیە بەڵام ئەوەی کە نۆرماڵ نییە ئەم کەسە ئەم شتانە لەگەڵ خۆیانێت تا کۆتایی ژیانی بۆ داهاتووی شتەکانی تری ژیانیشی پێتێکەیە یعنی وەکو تۆ ئەوەی کە تۆت لە حەجمی خۆی گەورەیەکە ئەیکا ببارێ بەسەر کۆڵی خۆی و تاو کاتی لە ژیانە هەیە ئەینا ئاساییە ئێمە کێشەمان پێ ناخۆشە لە دەستدانمان پێ ناخۆشە ئەمانە بەدەم ئاسانم بەڵام هەموو شتێک اینێکی خۆی هەیە بازنێکی خۆی هەیە نابێت لەو بازنە دەرچێت لەو بازنە دەرچێت کەسەکە تووشی کێشەی نەفسیە بێ لە کۆمەلگادا بڕێ ڕەنگە پیشەکەی لە دەست بە ڕەنگە ئەو توانە و بەهرانەشی هەبێ هەمووی ببوو کاریگەری لەسەر تەواوی ژیانێ بێت بەڵێ بێگومان بەڵێ باشە متمانە بەخۆبوون و باوەڕ بەخۆبوون لەم نێوەندەیە چ ڕۆڵێکی هەیە لە زاڵبوون بەسەر کێشەکانە لە دۆزینەوەی ڕێگە چارە بۆ کێشەکان طبعا متمانە بەخۆبوون طبعا ڕێی من شتێکە بێت لە منداڵیەوە فێریە منداڵە بکرێ هەر ئەوەی کە بەستنی قەیتانی منداڵێکە خۆی ئەی بەستێ و متمانە بەخۆبوونی زیاکە ئەوە چاکە نییە من دایکەکەی بۆیە بەستێ ئەوەی کە دایکەکە بە دیاریوێتی بۆ هەموو شوێنێک ئەوە چاکە نییە متمانی بەخۆی بێت لەوەی کە لە غەیری چاودێری دایک باوکی کۆمەڵە شت بکە باشە ئەم متمانە بەخۆبوونە لە هەموو ڕۆکانی ژیانە بە خەڵکی میسانەیەت یعنی جیاوازی کەسێک لەگەڵ کەسێکی ترا کە گەیشتووە بە هەنێشتر ئەم نەگەیشتووە متمانە بەخۆبوونە ئەینا مادەم مرۆڤ بێبیش کۆمەڵشت بەدەست بێنێ لە ژیانە ئەویش توانایی هەیە وەکو مرۆڤ تاقەی هەیە خاوەنی مێشێکە زیاتر لە 100 ملیار دەمارخانەیە هەردووکیانم ئەم خاون مێشکن بەڵام متمانە بەخۆبوون بەڵێ بۆ ڕوبەڕووبوونەی کێشەکان ئێجگار گرنگە واکە کەسەکە وەری نەڕوخێ واکە کەسەکە تەرکیزی لەسەر چارەسەر بێ نەک تەرکیزی لەسەر کێشەکە بێ و بەردەوام کڕوزانەوە کەسی ئەرێنی و کەسی نەرێنیش طبعا بیرکردنەوەی ئەرێنی شتارێکی جوانە لە 100% کاریگەری لەسەر کێشەکە هەیە ئەزانی چۆنە ینی بۆی خەڵک بە هەڵە لێمان تێنەگا کاتی ئەڵێن بیری پۆزەتیڤ یان کەسێتی ئیجابی ئەوە نییە کە کێشە نەبینی هەر شتێ ڕۆدا لە دنیا باشە هەموو شتێ باشە گەڵاتی ئەپەڕێ ئەمە خۆ خەڵەتاندنە کەسی ئەرێنی واتە سەپەڕەیەکی سپی من خاڵێکی لەسەر بکێشم تۆ یەکسەر خاڵەکە ببینی ئەو کەسایەتێکی نەرێنیە بەڵام ئەکرێ بڵین ئەو خاڵە ناو بەشێکی سپیا ئەبینی ینی کێشەکە ئەبینم بەڵام شتە جوانەکانی دنیاش ئەبینم بۆ کێشەیەکم هەموو دنیایم ناشێوێنم و تەرکیزم لەسەر چارەسەریشە نەک خودی کێشەکە ئێمە زۆر بەمان لە گەورەکردنی کێشەکە و لەمانەوە لە ناو کێشەکە و بیرکردنەوە و قسە لەسەرکردنی ئەم بیۆرێمانەیە هەمومان ینی دەست بۆ شتە ئاسانەکە ئابینی هەمیشە ئاسانە بە نێگەتیڤی بیر لە کێشەکە بکەیتەوە هەمیشە ئاسانە کە خەمە خۆین هەمیشە ئاسانە کە ئەگرین هەمیشە ئاسانی کە ورە بەرەین ئەمە اختیارە ئاسانەکەی بەڵام کەسێتی ئیجابی لەگەڵەوەی کە کێشەکە ئابینێ
کە بینی یعنی هەنگاو بۆ چارەسەرەنێ قبوڵی کێشەکەی کردووە. بیرکردنەوەی مرۆڤیش ڕۆڵێکی گەورەی هەیە لە چارەسەرکردن و لە بینینی ئەو کێشە. وەکو باخچەیەک وایە بیرکردنەوەی مرۆڤ، ئەو مێشکی مرۆڤ وەکو باخچەیەک وایە تۆ چی ئەچێنی ڕۆژانە ئەبێ ڕۆژان چاوەڕێ ئەوە بکەی ئەو بەروبوومە سەر دەرێنێ، یعنی هیچ شتێ بە خۆڕایی ناڕوە. ئێمە نەستمان هەیە، ئێستا لێرە باسی نەست ناکەین. زانایانی دەروناسی ئەڵێن وەکو بەستەڵەکی بەستۆکان وایە کە بەشێکی بچووکی بە دەرەوە بەشە بچووکە بە هەست بە شعور، ئەوەی کە ئێستا من و تۆ بە ئاگایی قساکەین، ئەوە شعورە. بەشە نەستەکەی کە ئەوەی کە هیچ شتێک نازانێ بەس وەرێگرێ، بەڵێ ئەوە لا شعوریە. یعنی کە تۆ تێڕوانینێکەکەی بیر لە کەسێکەکەی تۆ بە شێوەیەکی نێگەتیڤ، بیر لە خۆتەکەی تۆ بە شێوەیەکی نێگەتیڤ لە کێشەکە، ئەمە ئاسان ئەڵی بڕۆسەیەک و ڕۆشتووە. بەس هیچی کەمتر نییە لەوەی کە کەسێک چەقۆیە گەگرێ بەدەستێ و لاشەی خۆی برینارەکە ئەم بم کە ساڵێن ئەوە کەسێکی بواکە بۆ خۆی خۆش ناوێ دەبیرکردنەوە بە پێی هەموو توێژینەوەی کە کاریگەری لەمە خراپترە. چکامە ئێمە ئینسان هەمووی هۆرمۆنەکانە، تۆ هەرچی نەخۆشیە، هەرچی هۆرمۆنی باش دڵخۆشی و ناخۆشیە مێشی ئازەیە کە ئەم مێشکەش تەندروست نەپارێزرا، یعنی پرزگەیەکی بۆ دانەین هەر شتێ بێت بڵین بابێت ناوە شتێکی زۆر گەورە ڕوادایمە بەمە نازانین. تاوان بیرکردنەوەی ئیجابی مهمە، خوشە فێرە بێ زانی ئێستا تۆش ئینسانە ناسی کە لە هەموو بارودۆخێکا ڕێگرێ لە چارەسەری کێشە بەردەوام ڕستەیەکی سلبی ئەڵێ بەردەوام بۆڵە بۆڵەیەکە لەباری ژیانەوە کە ئێمەش زانین ئەو کێشانە هەیە لە ژیانە بەس ئەمە ڕاهاتووە مرتاحە بێ. باشە مامۆستا دلێر جگە لە متمانە بە خۆبوون باوەڕ بە خۆبوون بیرکردنەوەی ئەرێنی شانس هیچ ڕۆڵێکی هەیە لە دۆزینەوەی چارەسەرەکاندا؟ کەسێکە هەندێک کەس دەبینی کە بە ئاسانی کێشەکانی چارەسەرەکان ڕەنگە کەسانی دەوروبەری پێ بڵێن شانسی هەبوو، هیچ شانس ڕۆڵێکی هەیە لەم بابەتە یاخود نەخێر ئەوە شەرەگەڕێتەوە بۆ متمانە و شتێکیشا لێم کراوە. ئێمە من ناوینانم شانس دەرفەتمان هەیە لە ژیاندا، هەمومان دەرفەتمان بۆ خۆمان هەیە، ئەوە پیشەنەمان هەیە کە دەرفەتی لە ژیانە لەباری ئیشەوە لەباری بەهرەکانمانەوە لەباری ئەو چارەسەر دۆزینەوە بێ دەرفەتێک ڕوئەدا هەر بۆ بڵین علاماتی ساڵەکە بۆ ئەوی تۆ دەستی بۆ بی ئێمە دەستی بۆ نابین کەسێکی تر دەست بۆ پیشنابە تۆ ناوی بنی هەلەکە بۆ خۆی قۆزێتەوە. ئەی تەبعاً ئەمەیە لە بابەتی چارەسەرکردنی کێشەکە یەکەم شت بۆ ئەوی مرۆڤ دەرچێ لەم قۆناغە ئەبێ ئەکسێپتی یعنی قبوڵی کێشەکە بکە. ئێمە زۆرێکمان زۆر کەس بەدەست و کێشەوە ناڵێنێ جارێ بڕوا ناکام کێشەی بەسەرهاتوو یان جارێ خۆی لێکەڕەکە بە هەر بیانوێک بێ یان بەشتی ترەوە خەریکە کە قبوڵی کرن ئینسانە چەند شتێکی دەسەکەوێ یەکسەر بەرپرسیارەتی هەڵەگری بەرپرسیارەتی هەڵگر واز لە لۆمەکردنەیەنێ لۆمەی خۆی لۆمەی کەسانی چواردەوری یعنی بۆ نمونە ئەکری ئەو کێشەی ڕابردووی دەستی ئەمیتیا بوو بێ بەردەوام لۆمەی خۆیەکە یان شکستێکی هێناوە یان کەسێک بەهۆی ئەمۆ گیانی لە دەسپارتۆ بەردەوام لۆمەی خۆیەکە یان لۆمەی کەسانی دەوروبەر ئەمەیان بەسەرێنە ئەبووایە ئەمە ڕووی نەدایە ئەمە کاتێکە بێت کە قبوڵی کێشەکە ناکەی بەرپرسیارەتیش هەڵناگری بۆی ئەم حاڵەتە بۆ دروستە بێت. لە هەموو ژیانی ئێمە ئەم کێشانی کە ئێمە ئێستا باسیەکەین لەم دووشتە تێناپەڕە کێشەکان یان ئەوەی قابلی چارەسەرکردنە کێشەکە یان ئەوەی قابلی ئارامگرتنە لەم دووشتە تێناپەڕە هیچ کێشێک یان ئەوەی ئەبێت چارەسەر کرێ ئایا ڕۆژێکە مایەکە ساڵەکە یاخود ئەو تەکنیکی کەسەکە چارەسەری پێەکە یاخود کەسانی تر ڕۆڵیان هەیە لە زوو چارەسەرکردنی کێشەکەی ئەم یان ئەوەپرسم مامۆسادرێن جاری وا هەیە کە کەسێک تووشی کێشەیەکە بێت چاوەڕێکە دەوروبەرەکەی کێشەکەی بۆ چارەسەرکەن یا زۆر جار باز دەواکرا لە دانیشە دەست بە دوعا بکە خوا کێشەکەت بۆ چارەسەرکە بەبێ جوڵانی بەبێکە هیچ جوڵەیەکی هەبێ چاوەڕێوەکە خوا کێشەکەی بۆ چارەسەرکە ئەم بۆ چوونانە یاخود ئەم تێڕوانینانە بۆ چێگەڕێتەوە سەرچاوەکەی بۆ چێگەڕێت ئەو ئینسانەکە خۆی هیچ متمانێکی بەخۆی نییە بە چارەسەرکە بورەی بەرەوە ئەوانی تر ڕۆڵیان هەبێت لە چارەسەرکردنی کێشەکانی ئێمە زۆر زۆر گرنگە ئەمە پێویستیەکە و لە ڕووی ئاینی و کۆمەڵایەتیەوە ئەمە سەپاوە بەسەر ئێمە کە بە یارمەتی ئەوانی تر بین بەڵام کەسەکە وەکو تۆوتە چاوەڕێیەکە دەنگێ لە ئاسمانەوە بێ بڵێ ئەوە کێشەکەیە و ئەوە چارەسەرەکەیەتی شتێکی وا ڕوونادا ینی خی گەورە هەموو جارێ جوڵەیەکی لە ئینسانەکانەوێ بۆ ئەوەی کە تۆ بەرەو چارەسەری کێشەکەی لە هەر بارودۆخێکابی
من هەموو جارێ لە سیمینار لە هەر شوێنێکی تراوتومە ئەم زۆر معجبم بە چیرۆکی حەزرەتی مەریەم لە بارودۆخی وایە کە حملی هەیە دوورە کەوتۆتۆ لە قەومەکەی کە ئەڵێ خۆزگە هەر نەبوومایەوە بارودۆخەکەی ناخۆشە دەی لە کاتی ئەوەی کە ئەبێ شتێک بخوا خوا پێ فەرمێت ئەو دارە کەمێ بجوڵێنە بۆی خورماکە بکوێتە خوارەوە ئەم بیرەکەمەوە خوا پێویستی معجزەیەکی بۆم حەزرەتی مەریەمە خۆڵقانە پێویستی بەم جوڵەیە چییە یعنی پێت ئەڵێ ئەو معجزە بوو بەڵام بۆ ژیانە بێ هەر جوڵەیە بکەیت یاسای هەیە یاسای هۆ ئەنجام تۆ بێ هەنگاوێک هەڵگری ینی کەسێ هەنگاوی هەڵنەگرێ چاوەڕی چارەسەرکردن ناکە تۆ 5 دقی ژیانی خۆ چاکەی 5 دقیقەی تری چاکە بێ بدوایە بەڵام تۆ هەنگاوی یەکەم چارەسەرکەی بەڵێ فعلە مهمە بەڵام ئەوەشمان بیر نەچێ ڕۆڵی دەوروبەر کە ئازیزانمان لە کێشەیەکان یان هاوڕەکانمان لە کێشەکان ڕۆڵی ئێمە زۆر زۆر گرنگە ئەگەر هیچیشیان بۆ نەکەین بەڵام لە ڕووی هاندان و لە ڕووی ئەوەی کە بزانن کەسانێکیانەیە پشگیریان لەیەکە تۆڵی من لە پشتم یان من لەگەڵ تا ئابم مەرج نییە ڕۆژ ڕۆژان پێویستی بە تۆ بێ بڵێ ئادی تۆ ئوتر من لە پشتم چیم بۆەکەی بەس ئەو قسانە لەو کاتە بۆ کەسە هەموو دنیاە ئەزانی ئەمە بە کورتی توێژینەوەی لەسەر ئەمە کراوە کۆمەڵێکیانێ ناوە یاری چاکردنەوەی پەزڵیان پێکردن بۆ من لە قاعەیەکی لەم شێوەیە پەزڵەوەیە کە وێنەیەک هەیە دوای وێنەکە شێوێنی دواتر چاکێکیتەوە پێویستی بە مێشکێکی ساف و تەرکیزێکی باش هەیە چون چیان کردووە دەنگێکی ژاوەژاوی ناجێگیریان خستۆتە سەر لە هۆڵەکە ئەمجا دەست بکەن بە چاکردنی ئەم پەزڵانە لە قۆناغی یەکەمە هەمویان تووشی فشار و بەرزبوونەوەی لێدانی دڵ و فشاری دەرونی بوون چکە ئەو دەنگە ناڕێکە و ئەمیش پێویستی بە تەرکیزە بۆیان ناخۆش بۆیان ناڕەحەت بوو چیان کرد چارێکیان دۆزیەوەوانی کە توێژینەوەکەیان کرد پلاکی کاندانە دوگمەیەکیان خستە سەری کە هەر کاتێ ئەم دەنگەی ئاچیکردن ئەتوانن ئەمە بکوژێنەوە هەر کەسێ پێی ناخۆش بوو دەنگەکە با بچێ پەنجەی بنێ بە دوگمەکە باشە ئەوەی سیر بۆەوەی نەئاسایی بوو ئەوە بوو کە پەزڵەکەیان چاکردەوە و لێدانی بەرزبوونەوەی لێدانی دڵ و فشای دەرونەکە نەما بەبێ ئەوەی هیچ کەسیان دەست بۆ دوگمەکە بەرن ئەمە زین چیمان پێڵێ ئێمە پێویستمان بە دوگمەیەکە لە ژیانە لە ژیانە ینی ئەو کەسانی دەور و بەرمان ئەو پەیامانی کە پێمانە درێکە لە پشتمانن کە ئەتوانی یارمەتیمان بن مەرج نییە داوا یارمەتێکەمان لێ بکەن وەکەوەی کەوان مەرج نییە دەستیان بر بۆ دوگمەکە بەڵام زانیان کە شتێک لەژێر دەستی خۆیانایە لە کۆنتترۆلی خۆیانە هەر کاتە بیانێت چارەسەریەکەن ئێمەش توانی وابین بۆ دەستەکانە خۆش بێ مامۆستا دلێر ئەچینە لای پەیامێرمان و دواتر بەردەوام بین لەگەڵ بەڕێستا بەڵێ خۆشویستان لە دوای ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا حاجی سەعدا حەمەد ساڵح خێزانی هەڤاڵ مەحموود سەنگاوی لە 15 لە وڵاتی سوید لە شاری ستۆکۆڵم لە تەمەنی 59 ساڵیدا بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کرد و کە بڕیار وایە ئەمڕۆ تەرمەکەی لە ڕێگەی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیەوە بگاتەوە شاری سلێمانی بۆ زانیاری زیاتر وەرگتن لەسەر هێنانەوەی تەرمی حاجی سەعدا چینە لای پەیامنێرمان داسیار کا بەشەوەی کە ڕاستەوخۆ لە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی و لەگەڵ ئێمەتە ئامادەی داسیار سڵاو لێبێ و بەیانیت باش زانیاری زیاتر لای تۆیە. بەڵێ باینتان باش سڵاوتان لێبێ دیارە من لە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی ئەوەی کە دەبینرێت چاوەڕوانی گەڕانەوەی تەرمی خات و سەعدە حەمەد ساڵحە خێزانی مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەی کە هەبێت و گرنگ بێ لێرە قسەی لەسەر بکەم گۆڕانکاری لە بەرنامەی مەراسیمی بە خاکسپاردنەکەی داهاتەوە بۆی کە بنەماڵە و خێزانی مەحموود سەنگاوی بڵاویان کردەوە کە ئەمڕۆ سەعاتدا لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی لە شاری سلێمانی تەرمی کۆچکردو بەڕێ دەکرێت بۆ گۆڕستانی بەکرەجۆ لە شاری سلێمانی بەڵام دیارە بەهۆی گۆڕانکاری لە کاتی گەڕانەوەکەیدا کاتەکەی تاخیر دەبێت بۆ ئەوەی کە لە دوای نوێژی نیوەڕۆ تەرمی کۆچکردو بە ئامادەبوونی ماتەم جێڕان بە خاک بسپێرە من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر مەراسیمەکە لە ئێستادا کاک مەحموود سەنگاویم لەگەڵە کە بەرنامەی مەراسیمەکەم پێدەڵە کاک مەحموود سڵاوتان لێبێ دووبارە خۆتان خۆش بن ناخۆشیتان بێ چ گۆڕانکاریە لە بەرنامەی مەراسیمەکەی ئەمڕۆدا بووە ئەمڕۆ ڕۆژی هەینیە و خۆتەزانی مسلمانان ئەمڕۆ نوێژی هەینیەکەن و بۆ ئەوەی پەلەپەل بە ناشنەکەیەوە نەبێ بڕیاردرا کە تەرمەکەی لە دوای نوێژی هەینی لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلیەوە بەڕێ بکرێ بۆ گۆڕستانی بەکرەجۆ لێ بە خاک بسپێرێ
وردەکانی مەراسیمەکە چی ئەبێت تەرمەکەی کە گەیشتەوە ئێرە ئەبرێتە چۆ و دواتر مەراسیمەکە چوتارێک و مەراسیمێکی بۆ ڕێگەخرێ تەرمەکە دیارەی بێنێ لای ماڵۆک و عادەت و ئەوانە و دوایی بێنە مزگەوت و تاکوی ساکە من ناتوان لەسەر وتارەکانە چەند وتارێکە بێ لە دووە بۆ سێ وتارە بێ کاک مەحموو ئەوەندەی هەبێ ینی ماتەمگێڕێکی زۆر بەدەم ئێوە بوو ئەم چەند ڕۆژە لە ڕۆژانی داهات و دوای بە خاکسپاردنی سعدەخان ئێوە جارێکی تر پرسەدا ئەنێنەوە یاخودنا نەخێری ئەمە 4 ڕۆژ پرسەمانداناوە سوپاسی هەموو ئەو کەسانەیەکەین کە خۆیان بەشدار بوون یان بە نامە یان بە تەلەفۆن هەموو لایەنە سیاسەکانی کوردستان و لە دەروی وڵات و لە هەر جێگەیەک لە دنیا کە پەیوەندیان پێوە خەرزارباری هەمویانین و خۆزگە من تەمەنم درێژ بایەتەوە بۆی زۆرتر خزمەتم بەم خەڵکە بکردایەوە ئەو هەموو وەفای ئەو خەڵکە بەرامبەر ئێمە دەریان بڕیوە من تەمەنم ئەوە نەماوە تاکو ئەو خزمەتە بکەم و تعویزی ئەو هەموو مادووبوونەی خەڵک بدەمەوە سپاس دەکەم سپاس بۆ قسەکانت سپاس بۆ زانارەکانت دیارە چونورەوەی هەبێت لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ژمارەی زۆر ماتەمگەر لێرە کۆبێتەوە بۆ پێی کە هەم کاک مەحموود سەنگاوی کەسێکی کۆمەڵایەتی ینی دەوروبەری دایمان قەرەباڵغ بۆ بۆی کە لە هەموو کاتەکانە بەدەم خەڵکەوە بۆ بە هەمان شێوەژانی خەڵکی هاتوێتەوە بەدەمیەوە بن بەڵام لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ینی ئەم کەمێک لەمە پێشباسی ئەوەی کرد کە خەڵک ئەرگ نەکێشێ بێتە ئێرە ئەوەی کە هەبێن بەڕاستیمەکە من دووبارەی دەکەمەوە لە بەردەم مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی شاری سلێمانیەوە لە نوێژی نیۆڕۆ دەست پێ دەکات ینی تەرمەکەی دوای بەجێگەیاندنی ئەرکە ئاینیەکان لەوێ بەڕێ دەکرێت بۆ گۆڕستانی بەکرەجۆ لە شاری سلێمانی و لەوێ بە خاک دەستپێرێت بۆ ئەو دیمەرانی ئێستا لێرەدا بەرچاو دەکەون ساتی چاوەڕوانی یاخود پێشوازیکردنە لە تەرمی خات و سعدا ژنە تێکۆشەری شاخ و شار لێرە هەمووان چاوەڕێی گەڕانەوەی تەرمەکەی دەکەن و دواتر وەکو کاک مەحموود باسی لێوە کرد مەراسیمەکە بەڕێوە دەچێت. سپاس بۆ پامنێرمان داسیار کە بە شوێکی ڕاستەخۆ لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان ئەگەڕێمەوە لای میوانەکەم بۆ درێژەدان با گفتوگۆکردنی تەورەکەمان. مامۆستا دلێر ئەگەر پرسیارێکی تر بکەم تایبەت بە ڕابردوو. لە ڕابردووە ئەو کەسانەی کە کێشەیان هەبووە کێشەی سۆزداری بێت یاخود ئەو خێزانانی ژنومێردانی کە جیا بوو بێتنەوە ئەم کێشەیە کە لە ڕابردوودا ڕووی داوە ئەگەر بەردەوام بیری لێ بکاتەوەنی یاخود لە بیری نەکات چی کاریگەریەکە بێ لەسەر ژیانی ئێستا و لەسەر ژیانی داهاتووی دەستخۆش بێت تاوان لە برکردنی ئازارێکی ڕابردوو یان خول لەو کێشەی کە تۆ باسە کرد وەکو معلومات لە بیر هیچ کەس ناچێتەوە ئێمە ئێستش با بڵین لەیەکی سەرەتاییە مامۆسای ئازیەتی یابین بیرمان ناچێتەوە یاخود جۆرە جۆرە کێشەمان بەسەر هاتە بێ بیرمان ناچێتەوە وەکو میمۆری لەناو مێشکمانە ئەم شتانە هەیە بەڵام وەکو ئەوەی کە ئێمە ئەتوانین مامەڵە لەگەڵم ئازارانەکەین ئێستا بۆ نمونە تۆ ئەگونجێ لە تەمەنی سەرەتایی تا کێشەیەکە بەسەر هاتە بە بیریش ناچێتەوە بەڵام ئایا ئەمڕۆ مامەڵە لەگەڵا کرد بیری کردەوە خەفەتە بۆ خوار نەخێر گوێ نەکردە نەخێر یعنی ئێمە ئەبێ ئەو ڕابردووەک و خۆوەک و ناوەکەی سەیری بکەین کە ئەم شتە ڕابرد ئەبێ ڕابرد با بڵین وەکو ناوی ڕابردوو بێ نەک ئێستەمان بێ و داهاتووشمان بێ طبعا ئەم بە مەراحیلی خۆی هەیە ینی ئەم کەسە لەو کێشە چۆن ئەمە دەربازە بێ ئەوە پرۆسەیەکی یاڕەوە ئاسان نییە کاتێوێ بەڵام گەورەترین کێشە ئەوەیە کە تۆ کاتی زەمانی کێشەکەی تێپەڕاندە بێ بەڵام لەگەڵ خوای هێنێ لەگەڵ خوای هێنێ بۆ ژیانێکی نوێ لەگەڵ خوای هێنێ بۆ مناڵەکانی نایڵێوان چێژ لە ژیان ببینن خۆی وەکو قوربانی سەیرەگا بەردەوام ئەم شتە لەگەڵ خوای ئەهێنێ یاخۆ زۆر جار کۆمەلگاکەمان ئەم کەسانە وەکو قوربانی سەیرەکەن خۆی کەسەکە کێشەی نییە تێپەڕاندووە بەڵام هەمیشە چێتە مەجلیسێکەوە ئاڵم وەرم با بۆتان باسکەمە چی بەسەرهاتۆ یان خزمەکانی ئەم کەسە جۆری والیەکەن ئەبێ بە قسەی خۆیەوە کەسەکە یعنی کەسێکی لەدەست زاوە دوای ساڵێک ناوێرێ ینی جلێکی وا پۆشەیە بۆ خەڵکەکەی قاڵبێکیان بۆ داناوێ پێ و قاڵبە بڕوە کەسە لە هاوسەرەکەی جابۆتەوە بە هەمان شێوە وا سەیرێکن کە ئەبێ ئەم کەسە بەردەوام لەم نەهامەتیا بێ لەم کێشا بخولێتەوە یعنی خاڵ یەکەمەوەیە کە وەکو معلومات بیر ناکرێ بەڵام ئاسایی و ئاسانە کە مامەڵی لەگەڵا نەکرێ ئەم کەسانە کە ئەمەیان بەسەراتەوە یەکەم شتە بێوایان بیر بە تەندروستی دەرونی خۆیان زۆر مهمە تۆ هەر جارێ خەفەتە خۆی قەلەقبی لەباریدا ڕابردووتەوە ڕۆژە زووتر پیرەبی
ڕۆژی زووتر ئەندامەکانی جەسەد وەکو کەسێکی ئاسایی یاخود هاوشێوەی تەمەنە ڕاستیقینەکەی خۆ دەرناکەوێت. ئەم کەسە لەبەر تەندروستی خۆی ئەماناکە کە ئەم ڕابردووە بێ جێ بهێڵێ ئەو هەنگاوانەی پێویستە بۆ چارەسەرکردن ئەبێ بەرەو پێشەوە بچێت و ئەو هەنگاوانە بنێ بە زووی چکە سیرکە ئەگەر بە خەم خواردن بە گریان بە باسکردن بە بۆڵەکردن ئەم شتانە چارەسەر بێ زۆر ئاسانە بوو ئاساییە بوو کەسانی تریش هاوکار بوونایە لەمە بەڵام ئەبێ ئەو واقعەت قبول بکە کە مادەم ئەم شتەی بەسەراتۆم تاکە کەس نییە ڕەنگە ئەو کێشی ئەو بەسەری هاتووە ئێستا 1 ملیۆن خەڵک لە کوی گیانە هەمان کێشیان هەبێ یان لە ڕابردووە هەیان بووە یان لە ئێستا هەیەە یان لە داهاتووە تووشیانە بێ یعنی ئەم شتم کێشەش ئەکرێ کەسەکە بیقۆزێتەوە بۆ ئەوەی بەهێز بێ بۆی ڕوبەڕووی کێشەکانی تر بێت و کێشەکانی تری لا بچووک بێ چکە ئەم دوو ئەگەرە هەیە ئەو کەسانی کێشیان بەسەر هاتووە یان ئەوەیە کە ڕووخاون بەم کێشە ینی ژیانەکان لە دەستزاوە یان ئەوەیە کە بوونەتە کەسێکی بەهێزتر و باشتر چێژ لە ژیانە بینن ینی بەم تاقیکردنەوە مامۆستا دلێر هەموو ئەمانەی کە باست کرد بۆ کەسێکیش کە ئازیزێکی لە دەستدا بێ کۆچی دوایی کردبێت بۆ هەمان شتیش هەمان لێکجانەوە هەمان تێڕوانینە چونکە زۆر جارکە کەسێکی ئازیزی لە دەستەیە کۆچی دوایەکە ڕەنگە زۆر بە قورسی لەبیریکە و هیواش هەیە تا ڕادەیەک ئاسانترە لای یاخود زووتر لەگەڵ وەزعەکە ڕاهێ ئەمە سۆز و عەتف تا چەند ڕۆڵی هەیە لەمە ئەو کەسێک کە ئەڵێ وڵا لە بیری ناکە لە زۆر عاتفی بوو ئەزین چۆنە بڕوایم کەسە زۆر مهمە کە ئەڵێ من ئیتر لە بیری ناکەم کە ئیتر ژیانم فەوتا مێشکی وتم هاوکاریەکە بۆ برەودان بەمە یعنی تاقیکردنەوە کرا بۆ منە گیاندارێکی وەکو فیل ئەمە کە ئیتر ئینسان نییە 100 میلیارد دەمارخانی هەبێ بە ڕاگریکی بە قووەت بەهێز ئەبەسرێتەوە کە ئەوێ بجوڵێ زانێک کە بەسراوەتەوە دواتر ئەچن چی ئەەکەن بە شتێکی زۆر بەسیت ئەم فیلادی دووبارە بەستنەوە ئەم فیلە جوڵە ناکە بۆ چکە بڕوای بۆ دروست بووە لە پێشترا ئەڵێ هەر جوڵەیەکی من یەکسانە بەوەی کە لە شوێنی خۆمان ناجوڵم بۆیە ناجوڵێ ئەم کەسە یەک هەنگاوی تری بەسە بۆی بچێتە پێشەوە بەڵام ناتوانێت بڕوای وایە کە لەم کێشامێنێتە بڕوای وایە کە کێشەکەی هەمیشەیە بڕای وایە کە ئەمە هەموو ژیانی داگیر کردووە سێشتی ترەیە ئەگەر کاتما بێ بە کورتی باسیەکەم کەوا ئاکن کەسەکان لە کێشەکانی ڕابردویان لە کێشەکانی ئێستایان دەرباز نەبن یەکەم بە کەیسیکردنی کێشەکەیە ئەوەیە کە کەسەکە بەردەوام لۆمەی خۆیەکە لەسەر ئەو کێشە ئەڵێ من ئەوە ئەوم بکردا یاخود ئەوم نەکردای بۆی ئەمە ڕووی نایاتەوە تۆ سێریکە یعنی دین بۆ هاتووە کە ئەم قەنەعەتە بۆ دروست بکە ئەم لێکدانەوە بگۆڕێ ئەڵێ کەسێکی ئازیز لە دەستەی ئێمەی خوین و بۆ لای خواگەڕێنەوە لەم دێڕە زیاتر وردی مەکەرەوە بۆ ڕوویات بۆ چۆن ئەمە بوو بۆچی ئەوایە من چیم بکردای دووەم گشتگیریکردنی کێشەکە کێشەی لە ژیان تا ڕوویا هەر کێشەیەک بێ نابێت تەواوی ژیانە بگرێتەوە یعنی ئێستا لای کەسێک ئاساییە من ئەم دەسەم زامارە بێ بچم هەموو گیانی خۆم زامارکەم ناڵێن ئەو دەستەی زامار بۆ بچی هەموو ئەندامی جستە یعنی بەهرەی هەیە ئیشوکاری هەیە پێگەی کۆمەڵایەتی هەیە تەندروستی جستەی و دەرونی هەیە یەک کێشە هەیە هەموو فۆکەسەکەی لەسەر ئەم کێشە بێ خاڵی کۆتایی ئەوەیە کە بە هەمیشەی کردنی کێشەکەی ئەو شتێکی نۆرماڵە کەسێک کێشەیەکی بەسەریە یان شتێکی ناخۆشی بەسەریە لەو کاتا هەستی وایە کە هەموو ژیانی هەر بەم شێوە ئاڕوا کە واش نییە خۆمان نزانین چەند کێشەمان تێپەڕان و ناخۆشیمان تێپەڕان و لە ژیانە واش نەبووە زۆر جار گاڵتەشمان بە خۆمانی ئەڵێن بۆ ئەو کێشە بۆچی ئەوەنە زیادە ڕۆیمان کرد یعنی هەرگیز کەسێک لە خۆی ناپرسێ ڕۆژان بۆچی من زۆر خەفەتم نەخوات بۆ من زۆر نەگریام بۆ زۆر ئاوام نەکرد هەمیشە عکسەکەیەتی ئەڵێ بۆ زیادە ڕۆیم کرد بۆ ئەوم کرد دەستەکانە خۆش بێ مامۆستا دلێر زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ مامۆستا دلێر عومەر کە بەڕێزیان ڕایەنەری گەشەپێدانی مرۆین و لەم بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوو بەڵێ خۆشەویستان بۆ هیوای کە سوودتان لە وتەکانی مامۆستا دلێر وەرگرت بێت کەس ناخۆشی نەبینێت ئەچینە لایەکێکی تر لە بەرگەکانی بەرنامەی ئەمڕۆمان ئەویش بەرگەی نیگابابێک و بینەری بین و لە تەوەری دومی پرۆگرام لەگەڵتان بەردەوامە بین.
بەڵێ عزیزان لە کۆتاتۆری پرۆگرامی ئەمڕۆمان لەگەڵتان بەردەوامین ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر خواردنە کوردیەکان بێگومان خواردنی کوردی یەکێکە لەو خواردنانەی کە تام و چێژێکی گرنگی هەیە یاخود تام و چێژێکی زۆر خۆشی هەیە هەمیشە باس لەوە کراوە کە خواردنە کوردیەکان لە لای تاکی کورد زۆر گرنگە زۆرجار کە تاکێکی کورد سەردانی شوێنێکی تر دەکات خو گەشتێک دەکات ئەڵێ وڵا بیری خواردنی کوردی مەکرد کە خواردنی کوردی ئەمە تەنها لە لای تاکی کورد گرنگی پێ نادرێت یاخود لای تاکی کورد چێژ بەخش نییە بەڵکو زۆر جار کە بیانەکانیش سەردانی هەرێمی کوردستان دەکەن و سەردانی ئێرە دەکەن لە خواردنی کوردی دەخۆن دەڵێن خواردنەکە خۆشە یاخود بۆ چوون و تێڕوانینی ئەوانیش بۆ خواردنی کوردی بە هەمان شێوەیە خواردنە کوردیەکان بە پێی وەرزەکان دەگۆڕێت و تایبەتمەندی خواردنەکان بە پێی وەرزەکان دەگۆڕێت هەندێک لە خواردنەکان تایبەتە بە وەرزە ساردەکان هەندێک لە خواردنەکانی تر تایبەتە بە وەرزە گەرمەکان ئێمەش لەم بەشەی پرۆگرامە زیاتر فۆکس دەخینە سەر خواردنە بەهاریەکان ئەو خواردنانەی کە لە وەرزی بەهاردا گرنگێکی زیاتری هەیە لای هاوڵاتیان و زیاتر بەکاردەهێنە زیاتر دەخورێت چ خواردنەکەن و لە ناویاندا باز لە گەڵامیۆ دەکەین یاخود یاپراخی گەڵامیۆ کە یەکێکە لەو خواردنانی کە لە وەرزی بەهاردا گرنگێکی زیاتری پێدەدرێت کابانەکان زیاتر ئامادەی دەکەن بە تایبەت لە کاتی سەیرانکردن و گەشتکردندا دەبێتە خواردنێکی سەرەکی لە ژەمەکاندا بۆ گفتوگۆکردنی ئەم بابەتە میوانداری مامۆستا ناجیە ئیبراهیممان کردووە کە بە ڕێزیان نووسەر و شارەزا لە بواری خۆراک مامۆستا ناجیە سڵاو لەبێ جەنابیشتان ڕێزی خۆشەویستی وێ جەنابتان بۆ قەناتە خۆشەویستەکەتان زۆر زۆر سپاس بەخێراتی سەرچاو زۆر سپاس مامۆستا ناجیە هەر بە خواردنە بەهارەکان دەست پێ بکەین بزانین ئەو خواردنانی کە لە بەهارە زیاتر گرنگی پێدەدرێت و کابانەکان زیاتر گرنگی پێدەدەن و ئامادەی دەکەن زیاتر چین بەڵێ بەهار فەسڵی تازەبوونەوەی گژوگیا و سەوزە و دار و درەخت و دەشت و دەرسەوزە بێ و لەگەڵەوەشە هەنیە سەوزایی گژوگیای سروشتی دەرەچێ کە تەنیا لەو فەسڵا هەیە ئەویش هەمویان زۆر زۆر بە کەڵک و فائیدەیان هەیە بۆ خواردن لەوانە کوزەڵە و پۆنگە و کاشما و کاردۆ و کەنگەر و گەلێشتی تر کە هەمووی ئیسیفادەی چاکیە هەمووی ڤیتامیناتی تایە مەعادنی تایە زمانی زوو خواردنەکان سروشتی بوو و فرێش تازە بوو لەبەرەوە تەندروستی زۆر باش بوو یعنی حتا پیر تەندروستی باش بوو ئێستاش هەر بەهار شتی بەهاری ئەخورێ بەڵام وەک جاران نییە یەکسەر لە بازارەوە بۆ مەنجەڵەکە ئێستا هەڵەگیرێت لە سەلاجە و لە فرێزەر و دوایەوە دەزەکەوێت لە ڕووی تامەوە هیچ گۆڕانکارێکی بەسەرا نایێت مامۆستا ناجیە کە لە فرێزەرە هەڵبگیرێت بەرەوەڵە چۆن زۆر ڤیتامین هەیە بەمانەوە ئەفەوتێ کە کە ینی ماوەیەکی بەسەر تا تازە بێ زیاتر کاریگەری کاتە بەهای خۆراکەکەی کەمە بێتەوە ئابزڵە بەدارەوەڵە اینجا لەوانە هەبوو جاران ئێستش بەزی جار ئەیبینن وەرە زۆر کەم کوزەڵە و ئەمانە پونگە ئەمانە بەهی نەخورێ بە سەوزی ئەخورێ پاژەوەی پاگەشۆرێتەوە تاقیم کرێ و بە سەوزی بخورێ سیفادەی زۆر بازێکیان هەیە ئەکوڵێنرێ اینجا پاشتنەوە تەبان وەکو تۆڵەکە و پێخەرە و کارد و ئەمانە اینجا هەنگێکیان ئاوەکەی باشە نەی ڕێژی ئاوەکەی بخرێتەوە ئەگەر هەنگیان هەیە بێ لەگەڵ ترشە ئەیان کوڵان وەکو کاردوو تۆزێت تامێکی تاڵی هەیە لەبەرەوە کە بە ترشەکەەوە باشە بێ بەڵێ کەنگەر ئەوە کەنگەر هەمومانە زانین کەنگەر شتێکی مامۆستا ناجیە هەوڵێن کەم تا زۆر بتوانانی باز لە خواردنە بەهارەکان بکەین یەک شێوازی ئامادەکردنەکەی و بەپێی ناوچەکانیش بێگومان گۆڕانکاری بەسەرایەت بۆ نمونە گەر باز لە یاپراخی گەڵامی بەپێی ناوچەکان چ گۆڕانکاریی بەسەرا هەیە لە شێوازی ئامادەکردنەکەیە گۆڕانکاری بەسەر هەر ئەو مادانەیە کە بەکارهێنرا زمانی زوش ئێستا شەرەوەی گەڵامیەوەکەیە شویت و پیاز و ماست و برنج و زەیت و خوێ و قیمەی چەور قیمەی چەور بەس بە تەریقەیەکی وا بکرێت کە پێوە دیار نەبێ نەزانی کەتیایە چۆنە بێ
تۆزێ بیکڵێنی قیمەکە بەڵێ کە اینجا بیە لە مەکینەی ستل بێت زۆر ورد بێ کە ورد بوو اینجا سووری کەیتەوە لەگەڵ زەیتایە لەگەڵ ڕۆنی زەیتونایان یا هەر بەڕۆنەکەی خۆی ئەوێ حەزەکە هەربەوە بێ کە تاوای لێ تۆزێک ڕەنگی ئەگۆڕێ و ئاڵە ینی زەرباوە بێتتر کە ئەی خۆی پێ نازانی کە ئەمە دووگە بەڵام تام و لەزەتێکی عجاایە بەیا بە یاپراخەکە زەردەچەوەی تێکرێت مامۆساناجی هەندێک کەس ڕەنگەکەی زەردەکات یاکو لە هەندێک ناوچە دۆشاوی تێکرێت ڕاستە ئەیکەم خەڵک بە گوێرەی ڕغبەتەوە شتان بەس خۆش نییە تاقیم کردوێتەوە هیچی ناگابە و سادەی خۆمان تامی ماستەکە بەس بە شەرتێ ماسی کوردی بێ بۆ کەس ئەوە ماسی بۆ کەس هەیە ماستەکە چاور بێت وەزێ و شویت و پیازەکە تۆزی زۆر بێ و باشژنرابێ و شۆرابێتەوە بە جوانی بیپێچیتەوە لەگەڵ پیاز و بازێک کوولەکەشی تێەکەن لەگەڵیان کوڵانەکەشی زۆر مهمە یعنی وا هەیە زۆرێک کوڵێنێ خۆش ئینەکەی نامێنێن ئەوە نەرمە حەزل لێ نابێ من بە تەجروبە کاتم بۆ داناوە 1 سەعات کوڵانن نیو سەعات کوڵانن چارەکێک بە کزی لەسەر ئاگر چارەکێکیکە ئیسراحەت بکە بە هەمووی ئەکاتە سەعاتێک زۆر جوان دەرەچێ هیچ دەمەکێشێ تام و لەزەتی بۆنەکەی پیاچێتەوە ئەو برنجەی کە یاپراخەکەی پێ دەکرێت برنجی خڕ و برنجی دەنگقەت بە درێژ نەم کردووە نازانم باوەڕ ناکەم خۆش بێ چونکە هەروە ڕاهاتوین و ئەکیدی شەروایە چکە ئەو بۆن و بەرامەی ئەو یاپراخە لەگەڵ برنجە کوردیەکە خۆشن جا برنجی کوردیش جاران جیاوازی نییە یاپراخی گەڵامێ و بە یاسڕق بە برنجی دەنگ بزەبێت هەموو یاپراخێک بە برنجی خڕێکرێنەوە یاپراخی سەڵق ئەوە تەماتە شتیتی ئەکرێ بەڵام ئەم یاپراخی کەلەرم ئەوە ئەویش کەلەرمە وەکو گەڵامێونی ئەو زەردە بە زۆری زەر دەکرێ و پیازیشی تێ ناکرێ ینی پیازی تێ ناکرێ وەکو گیپە دەرەچێ زۆریش خۆش ئەویش ڕنجەکە و کشمی شوبام و بەهاراتی زەرد و زیرە و بریانی و ئەمانەی تێکەی لەگەڵ قیمە بە کەلەرمەکەش تۆزێ ئاوی گەرما بخوسێتەوە بۆی بتوانین پێچیتەوە زۆر شتێکی بەلەزێت خواردنی خۆمان من زۆر دنیام بینیەوە گەڕاوم لە هیچ شوێنێ خواردنی ئێمە نییەوە لە ڕەنگە من وا هەز بکەم بەڵام حتا غەریبەکانیش کەیان میوان ناریانەکەین شایەن ئەڵێن خواردنی ئێوە جیاوازە باشە مامۆساناجێکێکی تر لەو خواردنە بەهاریەکان کنگرە کنگر چۆن ئامادە دەکرێت بە چەند شێواز ئامادە زۆر شتێکی خۆش و بە کەڵک و نادر یعنی هەموو کەس نیەتی بەڵام کە بە جوانی حاضر کرێ زۆر تام و لەزەتێکی خۆشیەک ئەویش ئەوەیە ئەبێ بە باشی پاکری ئەوەڵن دڕکی پێوە نەمێنێ بە هیچ نەوە اینجا لە ئاوا داینەی ماوەی سەعاتێک بۆ ئەوەی ئەگەر زیێ خۆشتی پێوە نەمێنێ ئەم جەجارێکە بیشۆیتەوە زۆر بە پاکی اینجا بیکڵێنی لە تۆزێک خوێی کە تێکەی کە کوڵا خەریکە نەرم بێتەوە بیپاڵێەوە بەس ئاوی پیامەکە هەر بیپاڵێ خۆی سار بێتەوە ئینجایی یلکە و ئارد تۆزێک خوێ ئاوی لیمۆ حازرەکەی لە بۆ ئەوەی تێوەی بێ بیکەی بە کنرماسی ئەنی کنگرەکە بە کوڵاویشە خوێ و زۆریش خۆشە وەکو مقەبیلاتێک هەروە ئەتوانی داینێ بەڵام کە بوو بە کرماسی ئەبێ بە مەین یعنی ئەتوانی بەنانەوە بیخۆی لەو وەجبەیەکی ئەساسی بخۆی سوور ئەو خەڵتەیە کە ئاوی لیمۆ و هێلکە و ئاردە جوان و خوێ تێکی هەڵەیەیت و کنگرەکان یەکێک تۆزێک ئەیوشی بۆی ئاوی پێوە نەبێ اینجا هەڵەیە کێشی لەو خەلیتەی کە کردوتە لەو تێکەڵاوە سووریەکەیتەوە باشترین زەیتی دەرمان و بەهاراتێکی تێکرێت نانە بەهاراتی بە هیچ ناوێناوێ هیچ جۆرە بەهاراتێکی ئەو تامەی خۆی لە هەموو بەهاراتی خۆشترە باشە مامۆساناجیا کنگر شۆربای لێ دروست دەکرێت کنگر بە یەخنی ئەکرێ پێ ئەوە شوێخنی وەکو شۆربایە ئەو کنگرەی کە کوڵانوتە هەرەوە کنگر جارێ بێ بکڵێنرێ بۆ هەرچی شتێک بێ کوڵاوەکە توانی هەڵیشی گری کە کوڵانێت جارجار دەری بێنی بۆ شۆربا بێ بۆ سوورکردنەوە بێ بۆ ئەمە شۆرباکەش هەر
ئاوی گۆشت و ڕۆن و پیازی بۆ سوورەکەیتەوە اینجا ئاوی گۆشتی تێکەیت و کنگرەکە کوڵێنی لەگەڵە لەگەڵ نەختێک برنج یا هیوا هەیە حەز ناکا برنجی تیابێ هەر ئەوە زۆر خۆشە و شتێکی بەکەڵکە. لە کتێبەکە تامەوەسانەجێ باست لە جۆرەکانی یاپراخ کردووە باسی یاپراخی تێکەڵت کردووە. یاپراخی تێکەڵمە بەسمان لە سڵقە بێڵێن سڵق بە کوردی بەس ئێستا بەعرەبیڵێن مشەکەل یعنی ئەمەیە تێکەڵ هەموو شتێکی تیا ئەمە باینجان و کوولەکە و تەماتە و بیبەر و پەتاتە و پاقلە و ئیتر سڵق و هیچ نامێنێت ئەوەنەوە ئاکان جارێک دانیشتم ژماردم بزانم چەند نەوەشت بەکار گەشتمە 27 نەوەشت بە بەهاراتەکانەوە بەهاراتەکانیش بە زۆری بیبەری ڕەش لەگەڵ زەنجەفیل بە کەمێتێکی کەم بۆ هەموو شتێک زۆر باشە بۆ سەحات بەڵام نابێ زۆر بێ زۆر کەم پرژەیەک یاپراخی سەڵق لەگەڵ یاپراخی گەڵامەوە تێکەڵ ئەکرێت لە ئامادەکردن زۆر نابێتخۆشە بێ تێگەچێ هەردووکی حتا بازێکە یاپرا گەڵامێشی تیا پێچێتەوە خۆی ناخۆش نییە بەس دیزاینەکەی تێگەرچێ ڕەنگە تامەکەشی حەز ناکەم تێکەڵ بێشتەکانیانی کە ناوی یاپراخ گەڵامێ بوو بە هەر گەڵامێ و پاقلەشی لەگەڵدانین تەبعاان گۆشتیشی وایە گۆشتێتیکا بە قیمەکە هەیە گۆشتیشی لەگەڵا کوڵێنەوە بە مریشکی ژەکرێتوانی ئەمە بۆ هەردوو جۆری یاپراخەکە بۆ هەردوو یاپراخ گۆشتەکە بەڵام ئەبێ بەباشی ئەوەڵجار گۆشت پاشتنەوە لە ئاوێکا بیکوڵێنی باشە چونکە زۆر هۆرمۆنات و خوێن و شتی جای پێوە کە تۆزێک ئاوەکە گەرم بوو خەری بێتە کوڵ ئەوە بڕێژە بیشۆرەوە جارێککە گۆشتەکە تۆزێ بەڕۆنی خۆی سوور بێتەوە ئەگەر نەختێ ترشی پیاکە یان ئاوی لیمۆ بێ ئاوی نارنج بێ یان سرکە بێ کە پیاتا کرد زووترە کوڵێ ئیتر ئەوە تۆزێکتر گۆشتەکە ئابیز لەبێت ترشی خوێنە خوێ ژیڕێکاتەوە بەڵام ترش زوو تەفەکوکە گۆشت لەسەر ئەو زوو کوڵاندەمە وساناجێ بۆچوونێک هەیە لە ناو هاڵاتیانە لە کاتێککە گۆشتی حیوانت کوڵانیا لێنە کەوچکیەکی ئستیل بڵی بیکەرە ناو گۆشتەکە سەری بنێرانێ زووترە کوڵێ ئەمە ئەم بۆچونە تا چەند ڕاست کەوچکێکی گۆشت نه هەر کەوچکێکی چێش کەوچکەکەدانێ بەڵێ بیکەیتە ناوی بۆچی نازانم ئەڵێن زووتر نەمبیستە کاتە بۆچوونێکی هەڵەیە نەخێر نەمبیستوە و بە عیلمیش تەفسیری نییە یعنی وانە بۆچی دەبێت چی دەورێکی بێەوە لەوانەیە تەجروبەی کەسێک بوو بێ لەوانەش لەوان من تاقیم نەکردێتەوە شتە اینجا کە نییە خەریکە ئاوی کزەکە اینجا ئاوی گەرمی تێکە تر گۆشتەکە زوو ئەکڵێ ئەگەر هەتا بخارە ناوێ گۆشتەکە تۆ سەرقاپێکی قورسی یا شتێکی بخەرە سەر زۆر زووترە کوڵێ لەوەی کە چاوەڕێ بکەیان بخار بەکاربێنی بخار بەکارێنانیش خۆدەزانی خوتورەتی هەیەوانە و بەڕێی من تامی گۆشتەکەژە گۆڕێ ینی بە بخارەکە بەتەبیعی بیکوڵێنی خۆشترە اینجا کە کوڵا گۆشتەکە اینجایکێتی یاپرا مامۆساناجەیەکێکی تر لەو خواردنانی کە لە کتێبەکەی ئاماژەت پێ کردووە کەشکەک چییە؟ کەشێک ماستی خەستە کە لە فەسلی بەهارە ماست و پەنیر و کەرە و ئەم شتانە زۆرە حیوان زاوزیەکە و ئەم شتانە زۆرە بێ طبعاً لادێ و زمانی زوو ئیستەش هەڵناگیرێ و شتانە ئەبێ ئین بکەن بەکاری بێنن بۆی خەسار نەبێ یەکێ لەو ڕێگانەی کە ماستیان پێ هەڵگرتووە کەشک بووە ماستەکە ئەکەنە خەستێکەنەوە جارە لە کیسا یان پەڕۆیان بەسەر بە زۆری لە کیسە داێنن کیسەی قوماش ئاوەکەیەتە دەرەوە اینجا دانیشن خڕیەکەن بەدەست ئاوایی و لەسەر شتێکی پاک ڕیزیەکەن لەبەر هەتاو دانێن تاوشکە بێتەوە خوێشی تۆزیتیەکەن خوێ تاوشکە بێتەوە ئەمە پێڵەن کەشک ئیترە مەهڵە گیرێ بۆ زستان بە زستان بە زۆری دەریانە هێنا ئەو ساوەسائلی ئەم شتانە نەبووە ئەیسوونەوە خوسێنن شەو ئەیکەنە ئاو بەیانی هەڵەسن شتێکە بوو پیانەوت تەشتێکی مهین بوو قڕ بە قوڕ درستەکرا
سوێنە وەڵ سوێنە بێ ئەجێ ئان سۆ لە نایە جا ئەم ژنە فەقیرە دەستی ئەسوا لەگەڵ ئەمە حتا کەشکەکە ئەبووە بەدۆ ئەبێتەوە بە ماستا و یادۆ ئەنج ئەم دۆیە ئەکوڵێنن لەسەر ئاگەر ئیتر برنجی تێەکەن تا خەستە بێتەوە کە خەست بۆ ئەبێ زوو تێکێڵی نەنووسێ ببنیە دوایی خوێ نابێ خۆی خوێتیایە خوێتێنەکەی ئەیکەنە قاپەوە هەر کەسە بە خەدەر نەفرێک ڕۆنی داخکرا ئەو ساهین بوو ڕۆنی حڕ بوو سش ڕۆنە داخکراوەکە لە کۆتایی ئەکرێت بەسەریا ئاخرشت بە کە تەقدیمەکەی وەکو چۆن مەسەرەن کێک کرێمێکەی بەسەراویش ئەوەیەکەی بەسەرا و بە گەرمی بەداخکراوی بەڵام ئێستا ئەوە نەماوە ڕێتی زەیتون بەکاربێنی باش. بەڵێ باشە مامۆستا ناجیە من لە کتێبەکە ئەم شەوکە سێرم کرد جۆرەکانی کوبەی تیا بوو لە جۆرەکانی کوبەیە کوبەی زاخۆیی ترشەکی کوبەی قەیسی کوبەی ماست کوبەی حەلەب کوبەی موسلی کوبەی قەیسی لەگەڵ کوبەی ماست ئەم دوو جۆرە کوبەی چییە هەرچەند لە بابەتی خواردنی بەهارە ڕەگە لابێت برنجە یاچیەکە حازری کردەوە ئەبێ کوبەیەک بێ هەڵنەوەشێ تەبعاان وەکو کفتەی خۆمان ئینەکەی بڕێش هەڵناوەشێ تەبعاان ئەگەر شتی تریش بوو بیستی ساوەەر بە یاشتەیە بێت جوان بیکوتی و بە باشی بیپێچیتەوە بۆ ئەوەی کە کوڵا هەڵنەوەشێ یعنی ئەتوانی کە کوبەکەت کرد بۆ ئەوەی کاتی پەلە و ئەوی دەوامێتەوە کوڵان بیکڵێنە و اینجا هەڵیگرە کە هاتی شۆرباکە کرد شۆرباکە ئەگەر بە ماس کردێ ئەوە پێڵێن ترشەکی کوبەی ماست کوبەی ماست ترشێکی کوبەی ماسیانی چۆن ماستەکە چۆن بووی ماستا و ئەگریتەوە لە باتی دۆشاوی تەماتە ماسی تێەکەی هەرەوە پیازا و ماست و ئەمانە و کوبەکە لە ناوی کڵێنی تۆزێ برنجی تێەکەی دیمەنێکی جوانی هەیە و خۆشیشە ئەگەر قەیسی بێ قەیسیت خوسانوە تەبعاان قەیسیەکەش هەر ئەبێ بکوڵێ سور بکرێتەوە جوان و لەگەڵ ئاوەکەیە کە کوڵاو قەیسێکە نەرم بۆ بەباشی کفتەکانیش تێقەی ئەکوڵێ لەگەڵی تەقدیمەکەی وە گۆڕینە و وە شتامی خۆی هەیە و هەمووشی بە جوانی بکرێ هەمووی خۆش لای خۆمان زیاتر کوباڵێ لە ڕۆنا سوورەکرێتەوە نەخێر کوبەت بە هەردوو جۆرەکەویش زۆر مهمەم سوالە چونکە کوبەیەک ئەگەر هەویرەکەی نەکڵێنرابێ و سووری کەیتەوە ناخورێ بە هیچ نەوە یعنی هەویرەکە تۆ بڕوێش و چاوەەر ومانە گرتوتەتەوە و خوچانوتە و کردوتە بە کوبە ئەی خەیتە ڕۆنەوە دیوی دەرەوەی ئەبرژە ناوەوە هەر هینە کاڵەکەیە ناخورێ ئەبێ چی بکەی لەو حاڵەتە ئەگەر حەزەکەی سوورەوە کراو بێ بیکڵێنە اینجا سووری کەرەوە بەڵێ ئەگەر حەزی شکر لە ڕۆن حەزناکەی وایە ڕێجیمایان چەوری باش نییە بۆی هەر بە کوڵاویش ئەخورێەوە کوبەی مووسڵ کوبەی مووسڵ خۆشمانێکین زۆر جار بە کوڵاوی خۆین سووری ناکەینەوە دەستەکانە خۆشمەوەسان ناجیان بێگوان ئەمە کتێبێکی بەسوودە هەر کەسێکە ئارەزوومەند بێ لە کتێبخانەکان هەیە بۆ هێناوی بۆ منە ئەگەر یەکێک بینەرێک ئارەزوومەند بێ لە کتێبخانەی سلێمانی دەستەکانە خۆش بێ هەر بینەرێک یاخود هەر کەسێک هەر خانمێک ئارەزوومەندە کتێبەکەی مامۆستا ناجیە بخوێنێتەوە کە تەواوی جۆرەکانی خواردن و شیرینی و شۆربا و هەمووی تایە ئەتوانێت لە کتێبخانەی سلێمانی بەدەستی بهێنێت زۆر سپاس بۆ مامۆستا ناجیە ئیبراهیم کە بەڕێزیان نووسەر و شارەزان لە بواری خۆراک سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادەبووی زۆر سپاس بەدڵی خۆتان بێخوای گیان زۆر سپاس مامۆستاگیان لایقی هەموو شتێکن بەخوا زۆر سپاس مامۆستاگیان بەڵێ خۆشەویستان کۆتاییمەوە پرۆگرامی ئەمڕۆمان هێنا و هەتا سبێن و هاوکارانم لە پرۆگرامێکی نوێ پێتان نەگەنەوە کاتێکی خۆش ئاسوودە بن